پروردگاری ملک و ملکوت ما شاء الله ما شاء الله. أي دستان خوش. اللهم صل على محمد. سعيدا إن شاء الله. اللهم صل على محمد وعلى آل محمد. شوني تساوس. بارك الله فيك. سنة أو سنة الجماعة جيكر. ما عندي نبن. وبيش توخي لقلوان دكا ورق دكا ونو. بس تسلم لاني وقصة وسوالف وموضوع يعني هي أما الدين. يا أخوة بخير بين. رحمة إخواتنا. ما بيجنا كيف بخير بين كيف بيجنا بخير بين. اليوم ما. جيشتينا بازدا وشازدا ما عندي نبوينا. بازداش؟ لا بالعكس. مش لقرن جو خوشة براستي. وسارعوا إلى مغفرة من يد مصارعة بكين. أو شوي. هول بدين بهول دانها مشتاق إنسان دقات نتيجة. مصارعة يعني والسارع ومصارع. ليس الشديد بالسرعة. الله أكبر. الشديد يملك نفسه عند الغضب. الله أكبر. أتوكوي لتوربون. كوي. والله كسشي هادي إملا بوشتانا بس برين الإنسان بايعون دي هي مثلا انفعالات هي. أجا عندك لك ما مصاري باري تورد بي لك كرت أو هانا جورجينا أنا أويديك أويديك جورجينا براس vamos أو الدواء يشتشي دكا أمنيش طلب يشتش كم أبو دكا توربون استعم بريم زنابت بليم أو شتا نام أو شو يعني ناتوان بيم ياشتا أو دكا توربون أكيد تقولي بيت بيعمل صلاة وسر منجي يعني إيموجا بندي يكريل دمت توربون وما أشقابت برا أجو السلام عليكم ورحمة الله عليكم السلام ورحمة الله وبركاته باشيفا شازده يا الله بسم الله ناو خدا دست ببکین هدی مادام گهشتین نیو ام در باز بین یعنی ام گهنوان روزا اوید خلق وجا مال خود انت داره اوید کو ایمان دلی وانا دا هاو وانا گرنگه روزا ایمان داره و روزا مردمی را اول وقتی خزینه خوبت کی جزدانکا خوبت کی حسابات خوبت کی کتا چه هیتا چنینه یعنی وقتی زکاتی ابخو همی وقت سال وقت زکات نه بس پایا پیروستر او کو گل جارات تبحث کردن دیارت هی رمضان دا ویجی دی بسیار کین خود حسکت افشوا بابت گرنگ و خلکی پیتویا پاری کاری و هی تایبتی جد ویدمی دا امزانین روشا خلکی دارای روشا کا خراب کا در بازوش بلی روشا آبوری او کردستان دا در باز بر وان پرز گریکت هی اشلاکو بنا چارا سر کنن کارساز جیت هاتین سر هیش تا خلکی زیر زر چاوی وال دسته علی کاریا وجا اف بابت خود حس کت بابت چی گرینگه یعنی او پیوس له همو کوملگه بتاوی زور بباشی بروی پی بدرت بتایبتی له کوملگه اسلامی او فرصته هي او نعمته هي كمساله زکات له گورده هي تا چندا ریکارکان چونچونین که بابتک شرعی بن و تپیوستی که له کوملگه شو کات کوملگه توش حالتی چلی قومان دبیت باسی کرجوان یعنی کوملک بابت بسر کوملگه امدا هاد بتایبتی له هرمی کردستان ام بابتا چندا ترکیزی بخریت سر چندا قسیل بارو بکریت چندا کردار یعنی حسو کوتی لقل بکری چی بکریت باشه الحمد لله
ما كردا و ملت کرد و دیرین زمانان دا همی باران دا زانا و دانایت هن سپاس به خود سردم نیج دا یکش وان زانایت کو زمان کردی شرین ادید گلوی دا زمان جهان بتایبتش عربیت ناوا ولاتن رجلات ناوا راستو جهان جیب گشتی دا خدمتک گلک زیاده باره اما زمان من صادق بشین یه بازاری یه دیناری کریب تایبتش باره آبورا اسلام دا آبورا جهان دا ناوک دیاری هی الحمدلله خدای تمنی وانا درش کت و اوید زاناب تایبتش خدمت همی جهان اسلامی همی جهانت کن خدای اشلا تمنی برکت بختت ناف تمنی وانا دا اشلا هر حسا زانا و دانا بمینن افشوج خود هست که یک شوان کذا میوانی میاد تایبت السروی باری یعنی زیده هات یا پیش الحمدلله افشوجی جوان برلوی که باسی میوانه کپی کچه اما کوملک او پرسیارانه که هن يعني هموي ريخراو يعني اواني كخلقان داوان كردو لريقي سوشيال ميديا و او بابتاني كبتواوي جرينج وتركيزي دخلت السرني وكملقي اما دا برسيارة يعني هاد بجدي برسيارة وبرسيارة انا دكرت هر هو مانكو كردوتو بملخصي وبريكو بيشي اراستي ميواني عزيز ماني دكين چيه افشوا خودي حسكت سروكي كاتيا جانيا زاناين اسلامي دكتور علي قرداغي باكي راستا خودش اسطنبول قال مضى بالدكتور قال سباس بوتا والسلام عليكم ورحمه الله وبركاته بيروز بت رمضان خودي قبيل كت يا ربي تندرستي وهر باش بت صلاة اخواد لي دكتور وعليكم السلام ورحمه الله وبركاته صلاة اخواد هم لا يكبت وزور سباس انا كم منش كأم درفتان بو اما دروس كركبتوانين لقل قلكي خو معنا وكو برز فرمي بزبانشي كردي شيرين قسان لقلاب كينو یکی لو رکن گورکانی اسلام که رکنی زکات بوان روشن کینه و زیاتر. بله دکتور سپاس بو جناب شد که درفتت بو اما رقصان کوملک پرسیارهن براستی گرنگن که آراستی جناب کین سپاس بو درفته خدا پاداش بداتوا. دموی یکسر لو دست پی بکم بابتی زکات یعنی زکات چیه ولا زکات و شوینک پیوست زکات بدرید. جوان. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن تبع هدى بيناراني زور خوشويس صلاة إخواتان لسربه وأم رمضانشتان لبيروز بيت ودوام وياك إن شاء الله سود منبوب لرمضان وزياتر أخلاق روشتي جوان شسبابت لظلماناو زيارة التقوى إخواو ترس لخواي قورو خوشويستي خواش زياتر لظلمانا بيت بو اويكوا بياوكي صالح وجنكي صالح بين بو خزمتي قالوا جيهانو همولاك الزكاة حقيقة خلق وأزانة برياتي بشتكي بشوك يانوكو سوال كردنيك يان شتكي وانا الزكاة نظامكي زور متكاملة بو لا بردني فقيري بهمو معنى كلمة وچەند تەجروبەیەکیشمان هەیە لە تاریخ و مێژووی ئیسلامە کە توانیوانە کە چارەسەری فەقیری و هەژاری بکرێت بەهۆی زەکاتەوە. من هەر بالمناسبە بۆی کەوا بەرایان بزانن کە زەکات چەند گەورەیە لە عالەمی ئیسلامیدا دوو جار لەگەڵ ئەو کۆمەڵەی کە لەگەڵ منا ئیش ئەکەن محاسیب و ئەوانە زەکاتی عالەمی ئیسلامی و جیهانی ئیسلامیمان ژمارد. ساڵی 2007 تقریبا 400 ملیار دلار ساڵانە بەڵام ساڵی 2018 کە جارێکی تر ژمارمانەوە گەیشتە 500 ملیار دلار زەکاتی مسلمانان. جەنابەت تەماشاکە ئەگەر 400 ملیار یان 500 ملیار ئەگەر کۆ بکرێتەوە بە شەکلێکی ڕێکوپێک و دوایی ببەخشێتەوە لەژێر نظام و تخطيطك استراتيجي ومرحلية لماوي نالم لصالك لماوي 2 سال 3 سال 4 سال من وانا زانم كوا فقير بمينتوا لعالمي اسلامي او تجربه بكرتي باسي كم تجربه عمري كري عبد العزيز بو خوالي رازي بيت دوري 3 سال حكمي كرد صالي كم نامينا بو همو اواني كلي برسا ولا ولاتك كان بيوتي ولات وتي من أمصال أموي خطيك دابن رد كوا همو هجاران لفقرك لفقيريك وهجاريك زورنا راحتي دربشن بو مرحلة كفاف يعني بتوانيك أخوي بجيانك عادي صالي دوهم لمرحلة جيانك عادي ككفاف بو حد كفاية صالي سهم بو توابي كفاف وفعلا ناجحش بو وكو همو مؤرخة كان الله جا لبر أوا خواي قورا
دوشتی زۆر جوانی داناوە بۆ زەکات کە بەداخەوە ئێمەی مسلمانان زۆر گوێ لێ ناگرین کە ئەفەرمێ خذ من أموالهم صدقة تطهرهم وتزكيهم بها. زكاة میزانێکە وەکو ترازویەکە دوو تای هەیە، تای یەکەمی پاکردنەوەی دڵی دەوڵەمەند لە تەمەع و جەشع و دڵی فەقیر لە حەسەد و حقد و ناڕەحەتی، تای دووهەمی ئەوەیە کە تەنمیە کە وڵاتەکە بەرز کاتەوە، کە هەژاری لا بەرێت، کە تەنمەی ئیجتیماعی تحقیق بکات، بەڵکو تەنمەی علمی و تەنمەی سناعیش دروست کات. جا ئەمە زەکات بەڕاستی نیزامێکی زۆر جوانە، بەڵام بەداخەوە ئێمە دوور کەوتوینەتەوە لێ. باشە دکتۆر، چێن ئەوانەی زەکاتیان پێدەشێت، یعنی ئەس شێوەیەکی دی بژم ئاینی ئیسلاما پیرۆزدا سابتکرینە ئەو کەسێن کو ئەم زەکاتی بدەینێ یانجی گۆڕانکاری سەروان کەساتێت و بتایبەتیژی سەر مەسەلا دیری و نزیکیە کی باشترە ئەم زەکاتی بدەینێ بتایبەتیژی ئەم بنیاسین. زۆر جوان. طبعا خوای گەورە لە قورئانی پیرۆزە 8 صنفی بەیان کردو، 8 جۆر کە ئەفەرمێ ئینەما الصەدەقات للفقراء والمساکین، ینی بە کوردی بڵێن خوای گەورە صدقه یعنی مەلێرا مەقصود زەکاتە، خوای تەعالا تەرخانی کردووە بۆ ئەو کەسانەی کە زۆر فەقیرن. طبعا فەقیر ئەوەیە کە هیچی نەبێت، مسکین بە لوغەی عەرەبی ئەوەیە کە شتێکی هەبێ بەڵام یعنی نتوانێ باشی بژی، ینی کیفایەتی احتیاجاتی نەکات. وەکو زۆربەی بەداخەوە ئەڵێم من هەموو جار فتوا دەم وەڵێم زۆربەی مۆزەفەکان بەڕاستەکەی ئەگەر فەقیر نین بەڵام ئەشنا داخلی مەساکین کە معاشەکان تقریبا بەشی نیو مانگیانەکات، یان بەداخەوە ئیسەکێکەوە معاش لە کوردستانە بەداخەوە کە نایە بە شەکڵێکی منتەزەم. زۆربەی ئەو مۆزەفانە ئەوە پێیانەوترێ بالمناسبە مەساکین إنما الصدقات للفقراء والمساكين والعاملين عن مؤسسي زكاة، عاملين مؤسسي زكاة. أمش دليل لسوي كخواي جورة زكاة داناوة بمؤسسة نكبة فردي، يعني بيت دولة إشراف كات السري إشرافك عامد ببيت تدخل بلا مؤسسة أهلي وشعبي هبت كبتواني أو زكاتية هنك إن جاء دواء. وطبعا أقرت بأو كساني كوا قرزار بن أو كساني كوا وكو قال يعني وفي الرقاب من تفسير مكدوته وبحثك زول مفصل أوانن كوا وكو ديل وكو أواني اختطاف كرابن وكو أو قلاني كوا لجير سايي احتلال بن وكو استكيف فلسطين يعني أمعنا أو تقريبا أوانيك تقريبا أوانيك رجعان باريان لأبريو هج يعني أوانيك استكيف در أكرينو لولاتانا كبيوت ابن السبيل تقريبا أمانة هموي أمهش جورية هموي أبيتوي كواد درست زكاتي في بدرت. باشا دكتور أي أو كسي كدبيت زكاة بدات شيء يعني بزور شدي كبرسيارك بكم زكاة لسر شيء واجبة كبيدات جوان زكاة لسر همو كسيكا كأو كسيت يعني منال بيت يعني بشوك بيت بياو بيت يعني جن بيه هيش فرقينية بشرتك بمرجك أو نمالي هبت كبقات النصاب يعني تقريبا كمترين شد كإنسان بيبوتري تقريبا بدايات دولماني يعني بنسبة باروا مثلا كسك أجر نصابكي باركي جيشت دوري 5000 6000 دولار 6000 دولار الآن تقريبا 85 جرام ألطوني خالص إستا مقابل تقريبا أتواني بلين 6000 دولار 6000 دولار تبو أو نصابه دوايا وإنجا صالحي بسرا رشد واجب لسر الزكاة بي أما بنسبة باروا بنسبة ألطونوا 85 جرام بنسبة زيوا 595 جرام لزيوي تايبتي بنسبة لمؤاخذة رشولاخ والسي رشولاخ بنسبة مروة شل مر أما أو نتبو صالحي بسراهاتوا زكاتي لسر بنسبة زرع أو كأرز إنتاجيك أو بيوسناكت كوا صالي بسرابت مباشرة كإنتاجي كرد أبي زكاتك بدري وآتوا حقه يوم حصاده إيتر أمانة لواقعة بالنسبة زرع وبور الدكتور يعني أجر دعاتك هرتسن لجبو هرد بي زكاتك بدات نا أبي نصابكي شصدوا 50 كيلوية تقريبا دو صد يعني عفوا شصت وسق أشيت
تقريبا ئیسەکێ طبعا وسق و ساع و ئەوانە کەستەی ناگە بۆ یەکسەر 650 کیلۆ گەنمت هەبێ 650 کیلۆ جۆت هەبێ 650 کیلۆ برنجت هەبێ 650 کیلۆ مەسەن خورمات هەبێ ترێت هەبێت هەر شتێک لەوانە کە لە منتوجاتی ئەرز کە گەیشتە ئەو پلەیە ئەوە بەتە نیساب پێویستیش ناکات بە نیسبەت ئەو منتەجانەوە کەوا ساڵی بەسەرابێ ئەبێ حەقەکەی بیت بە فەقیر و فقرا و محتاجەکان. دکتۆر تۆ شێماژات پێ کردووە کورد لە ئاەتی قورئانی پیرۆز داهاتووە ئینەما الصەدەقات للفقراء والمەساکین. مەساکین توش گوتت ئێستا موچەخۆرێک کە مەسەلەن وەزعی خراپە بەجددی وەزعیان خراپە ئەوانەی موچەخۆرن یعنی چەند مانگە هەر موچەش نەهاتووە ئیتر مەشەکلیش ئینشەڵا حەل بکرێ بەڵام موچەخۆرێک کە خانووی خۆی هەبێ و سارەی خۆی هەبێ بەڵام تەنها موچەکەی جیرو دەبێ یان تەخیر دەبێ ئەوەش بە مەساکین حسابە فەرزە لەسەر ئەوەیە کەم زەکات بدا بیداتە ئەو کەسانە یعنی موچەخۆر بێت بەڵام پارەکەی نایێت ئیشی دیکە ناکات تەنها لەسەر موچەکەی دەژوانە یعنی هەرە و کەسە زەکاتی پێدەشێت ئێمە بێگومان ئەو قسەکە جوانە نەک واجبە بنسبة أو شخصية أجر طبعا بنسبة مال دون وعهية أجر مالك جورو مثلا وقبلين قصرك بيت سيارك سياريكي مثلا باري يعني جران بيت أما جوازية اللي قال أما ككسك خانوي هبه ببي احتياجي خوي سياركشي ببي احتياج أوي كخانوكي ببي احتياجي خويتي وسياركشي ببي احتياجي خويتي أو بيوتي مستلزمات حياة جالبروا هش تأثير ناكتا أوي كدروس زكاتي بي بدري زكاتي بي بخشي وكجنابة فرمود أما هش مانع بلا ما كسك مثلا سياريكي زور قوري هي مثلا بدوري $100,000 $80,000 جاري ويا $150,000 وكم علومي خانويكي زور قوري هي أما ليرا أبيت زكاتي بيناشت چونكي بوشي چونكي أتوانيت لخانويكي ترابجي وأتوانيس أم سياري بفروشو وسياريكي مناسب تربكريبا بي مناسب يخود بلان أو بيقومان أو يكم بي درست بي بخشريو زكاتي بي بدرت باشا دكتور بابتي ديكا أويش مسألة بخشين بزكاة بابلين أو رخرة وخير خوازياني كهن بتابتي ك بخشين يعني أو رخراواني ك دبخشنو خير خوازين آیا زکات بمعنى دشت؟ أصلا زكاة وكو باس عن كد يكك لو بشاني كوا يعني زكاتي في أبخشته بنسبته إمام الشافعي تحديدي كدو به شكلك نابي زياد بين لدوانزل صدا أوانا ككاركان وكو أو مؤسسات ورك خراواني ككاركان هر عملي خير زكاته أو الدرست لزكاتك نسبتك ورقرن نسبتك 5% 10% لو دورا بهموي نك جاري واهي أم مؤسسة 5 لورقري ومؤسسة كيتريش 5 لورقري ومؤسسة كيتريش 5 أو نابت بمجموع مصروفات زكاتك نابت تجاوزك شرعا وبتايبتي لرازي بإمام الشافعي أما يزوزو باشي تحديد كدوة لثمن كيفية وتريه دوانزو نيو لصدا أما بنسبة أوانو بيقومان أما تو زكاة بدي بمؤسسك أو توزيعك بو فقير وفقراء أو اشتكي زوزو باشا شونك أوان زياتر أتوانن إلمام يعني بتوانن كوا خلقك باشتر أناسا نوعا ما دراسي بو أكن أجر شخصك بينما زور كسي خوي بتاقي تنها ناتوانت بزاني أم كسا فقيرة يان فقيرنية زكاتي بي أشي زكاتي بي ناشي أما كي أتوانت زوربي أو مؤسساتاني كوا شوني سيقبن كوابو إما فتوى شي عام مان هي هر كسي هر مؤسسة كشوني سيقبت معناه شوني سيقت بمعناه قندلي وشتي ناشرين تيانبت وفعلا تجاربش دركات كأما مؤسسة خدمتي ولاتكي خوي أكا خدمتي مسلمانان أكاد أوان بوان هي كوا لو زكاتاني كوري أجرن تا دل صدا تا كمتر باشترا لدوري دل صدا ورقرن والدروس بيقومان زكاتي أن بيبدرك كأوان توزيعي كان لسر فقير وفقراء يعني سكي مثلا وكو مؤسسي برزان وكو مؤسسي رابطي إنساني أو إلى إيما أمانة بارا ورقرن لخلق وكيلا توزيعي أكان سركوه
توزيع كان سر فقير وفقراء أما دروس الزكاة يعني في بدريو توجيه بكر إما أم زكاة مان بو أو شوانية يعني بو أو مجموعة درسته أويك زكاتك أداة تخصيصي بكات والله أما بيت مثلا بو لو منطقة صرف كريت يعني بدري بفقير وفقراء أتوانيت بعموميش مؤسسة خراوة هيني كات بس بمطلق بلا والزكاة رجعنا والزكاة الصرفك لا أو جوانيك وزكاة في أشياء. باش دکتر یعنی هر درفت بینم چون که مادام ما باش زکات چهار سر کردن باره دارایی خلقی بگشتی بتایبتیش بسرمانات نوای اسلام و پیروز دا هم خوشی آگه دارن باره دارایی خلقی زیاده خراب بتایبتیش او پرزگری کن جالی بغداد و جبوی حولی رتین درست کردن سر مسئله دارایی و آبور بتایبتیش بشه بوجه و چندین هواجی یعنی اف پرزگری که بردامه خلق گله جرات بیجت دکتر علی قرداغی یعنی بو چیل سروی بابتی یعنی نهاتی نسرخت یعنی وکه بیجن لانه که سیم بن وکه ایکتیا زاناین جهان یا زاناین اسلامه و چه دست پیشخریه که اوساکیریه یعنی هاری کار بند نیو برای هر دو آلیان دا پرزگریک بینه چاره سر کرن ایدی بار دارایی خلقی هرم و کردستان موچه خورب تایبت بیتا چاره سر کرن بله زور سپاس دەکەم بۆ پرسیارەیە یعنی پێش تقریبا نزیکی 20 ساڵ نەک ئێستاکێ من مەشروعێکی گەورەم تەقدیم کرد لەگەڵ جەنابی کاک مەسعود باسم کرد زۆری پێخۆشم تەلەفۆنی کرد لەگەڵ جەنابی کاک نەیشێریش تەرحیبی پێ کرد دوایی وزەراکانیان بۆ کۆکردینەوە مەشروعەکەی من لەوە بوو کە ئێمە وەکو چۆنەڵێ بنیەکی تحتی ئەساسی دروستکەین بۆ مەجموعەیەکی گەورە بۆ مەشروعاتی ئیستیسماری و مەشروعاتی ئینسانی و مەشروعاتی تەنمەوی بەنسبەت مەشروعاتی تەنمەوی حتا کە بڵێ جانبی ئینسانی بێت و خێریشی تابێ من دام ترتیباتمان کرد کە 6 مؤسسەی گەورە دروست کرێ یەکێ لەوانە مؤسسەی قەرزی حەسەن بلكن بشكلك الحمد لله خواه يارمتي دام كأو قرضيه شون بتوانين بيباريزين لسي مشكلة قورة سيك يشي قورة بو قرضي حسن يكم ندانوا دوهم مصروفات إداري سيهم تضخم أو سي مشكلة ما نحل كرت حلك عملي وإساكي الحمد لله أو مشروعية ما مطبقة لبعض دولك عربي وإسلامي دا دواي أوي كوا مؤسسة قرضي حسن من دوام كرت لو مشروعات كأما تنظيمي زكاة كين صندوقك تايبتي بودابنين وزكاة تقسيم كين زكاتي كردستان بو سي بشكي بو هجاران كانت وانا هيش كارب كان بشكيان بو إنتاج بو تمكيني اقتصادي كشتيان بو بكرينو دولة منعن كين بشي سيهمش أشيته وصار قرضي حسن كحمايتي غارمين كان بكات يعني بشكلك زور دقيق وعلمي يعني زول علماء اقتصاد حتى لسان اقتصادي وضعي زور عم بيخش بوا من أول ما تقديم كن وثمان دهاء وإن جاء مؤسسة كي تربو إيكوا متكامل به وكوبي مؤسسة كي بنكي كبو مشروعاتي بشوك مايكرو فاينانس كوكو خوان أو تري إن جاء أما مشروعاتي إنساني لوا همو جمعياتي خيري وأمانة ما نجيقا أكردوا كشون توجيه عن كين بو تنمية مجموعة كي تقريبا 15 مؤسسة شركات كوتمان بكينوا كبنوك إسلامي بيت مثلا يان شركات التأمين يان شركات التمويل يان شركات التأجير أمانة هموي ترح كرا لو مشروعات وزربي وزراكان لو كاتاك إيشان لما بو خواه ناقل لقل ما ندانشن بس شانبي عملي لبر ظروف كردستان لبر هشتكي دكتور تو باسي بروجي زور ريك خراو مرتبط كرد كبيشي 20 سال بلا من باسي استاكم كيشه هي بيني هولير وبغدا وهيت بيشهاتيك نيه للايان بغدا وابو اوي كيشه كانت ساره سر بكري ما بس اويا لحالي استا هيت داس بيشخريك لا يكيتي زاناني جيهاني اسلامي هي وكو ايوا سروكي يكتي كان ام كيشانات ساره سر بكري لبر جوندي خلق زور جوانا إما بجدي تقريبا روجي تقريبا بيش دورش بيش ساكي يكيك اللواني بلين مسؤولين عراق قدرا لقطر بو إما لقل دانشتين طبعا بيوندي لقل حكمتها زور بقوته إما مسألة من ترح كرت كآية مسألة براستكي
بەم قەراراتانەی کە ئێستاکێ محکەمەی ئیداری علیا ئەیدیا محکەمەی دستوری بەم شەکڵەیە ئەبێتە ئیستیدامێکی گەورە یان هەموو ئەوەی کە کورد ئەمە ڕێی خۆمە بە شخصی وتومە ئەوەی کە کورد ئەم هەموو ڕنج و ئەزیێت و تەسحیاتەی داوە هەمووی وردە وردە پوچ ئەکرێتەوە طبعا ئەمەش کەس نەقیادەی کورد قبوڵەکە نەگەلی کوردیش قبوڵەکات نەسیحەتمان کردن لە بوارەوە یەکێک ئەو برادەرەی کە پەیوەندی باشی هەیە لەگەڵ بڵێن حکومەتە وتی ئێمە ئەم مەسەلەیە تەرحەکەین بۆ ئەوان وەکو اتحادی عالمی کە گەورەترین مؤسسەیە ئێستاکێ بۆ عولەما تقریبا 96,000 عالمی تایە لە 91 دەولەتە ئێمە کارمان هەیە و عضو ئەنداممان هەیە ئێمە اقتراحەکەین لەسەر محکەمەی دستوری ئەوان ناڵێن ئێمە شەرعین با مەرجعیەتێکیان هەبێ وەکو اتحادی عالمی بۆ ئەم مەسائلانە شەرعیەتەکەی چۆنە ئایا یعنی ڕاتبنەدان حکمی چییە لە شەریعی پرسگرێکە کە پەیوەندی ئەس بارکم گەل دکتۆر علی قەرەداغی دروست بیە ئەمێ بەردەوام بیل سەر پرسێ چونکی گەلک پرسێدی هەن هەنگرێدای ئابوورە خەلکی دارایی خەلکی چ تشتێک حەلالە چ تشتێک حرامە کەنگی تایبەتیژی حتا ئەوێ زێدەژی هەروەک لە دەستپێک ئاماژەمان پێدا بابەتێکی زۆر گرنگە خەڵکانێک ینی چاوەڕێی ئەوەن کە مستحقن زەکاتیان پێ بدرێ و خەڵکانێکی دیکەش کە دانەوێ وەکو زۆر جار باز دەکرێت ئەم زەکاتی کە هەیەە ئەوانەی هەبوون وەکو چڵکێک وایە دانەوێ ماڵەکەی خۆیان پاک بکەنەوە بەدانی ئەم زەکاتە چونکە زەکات وەکۆی لە شریعەتی ئیسلامدا زانایان و پسپۆڕان لەو بوارە قسەی لێوە دەکەن کە ئەمە موڵچی ئەوان نییە پێویستە ماڵەکەیان بێتە دەرەوە موڵچی مسلمانانی دیکەیە دکتۆر ئاماژەی پێدا لە قسەکان ئەگەر بێت و سیستەمی ئیسلامی پەیڕۆ بکرێت یاخود سیستەمی زەکات مەبەستەکە ئەوەیە کە پەیڕۆ بکرێت لە دنیادا شتێک نامێنێت بە ناوی فەقیر وە بۆ نمونە خەلیفەی مسلمانان عومەری کوڕی عەبدولعەزیزی هێناوە بە ماوەی 3 ساڵ لە ماوەی ئەم حکومڕانی کردنەی کە تەواوی کێشەی ئەم بابەتەی مەسەلەی فەقیری و بابەتانی چارەسەر کرد و لە ڕێگەی زەکاتەوە سیستەمێکی زۆر باشی شریعەتی ئیسلامی داهێنا یعنی ڕێکی خست بە پێی شریعەتی ئیسلامی لەوەوە خەڵکانێکی زۆر هەبوو بوون پێویستیان بەوە نەبوو هەوڵ دەدەین لە کاتەکانی داهاتوو لەم چەند خولەکە جارێکی دیکە پەیوەندی بگرینەوە بە دکتۆر قسەی لەگەڵ بکەین چەند بابەتێکی دیکە شێ وەڵا خوازیار بووین ئەگەر بێتەوە قسەی لەگە بکەین مەسەلەی پەیوەندی دیسان ئێستا ئامادەیە دکتۆر حازرە باش دکتۆر داخوازاری بوونکین دیارە پەیوەندی قوت بکو ئەم پرسگرێکێکە تەکنیکی بوو ئەم بەردەوامی سەر بابەتی فەرموور باشە یەکسەر سەرنجت بۆ بابەتێکی دیکە ئاگە قسەکانی خۆت ببوورە پچڕا بەردەوام بە لە قسەکانی خۆت پاشان پرسیارێکی دیکە دەکەین سەبارەت بە لێژنە شەرعیەکە ینی بە کورتی بۆیکەوە ئێمە هەوڵێکمان هەیە ئێستاکێ لەگەڵ بەغدا لە ناحەی محکەمەوە بڵێن یان لە ناحەی چەند جهەتێکی ترەوە کە چۆن ئەم کێشەیە مەخرەجێکی شەرعی و قانونی بۆ بدۆزینەوە کورتەکەی ئەوەیە بەڵێ باشە هەوڵەکەتان چۆنە ینی ئێوە گەشتبینن سەبارەت بەم هەوڵە ئەگەر بکری وردەکاریمان بۆ باسکەی سەبارەت بەمە والله يعني چونکی ئێستاکێ وەکو ئەڵێن تقریبا لە وەکو مفاوەزەیەک وەکو پەیوەندیەکی ئەوانە ڕەنگە ئەو تەفاسیلانە ئێستا نەتوانم باسی بکەم ئەمانەتەن بەڵام ئینشاء الله وەختێکە بێت من وعتانە دەمێ کە بە تەفسیل باسان بۆکەی زۆر باشە دەچینە سەر بابەتێکی دیکە مەبەست مەسەرنجت بە بابەتێک ڕاکێشم کە چەند ڕۆژ لەمە بەڕوویدا بە تایبەتی لە دوهۆک بەهۆی ئەم لافاوزریانەی کە هەبوو خەڵکانێکی زۆر بێ ماڵ و حاڵ بوون کە بەشێک بوونە قوربانی ئیدی ئەمە کارەساتێکی سروشتی و هەیە مەبەستم ئەوەیە لە کۆمەڵگەیەکی مسلماندا چ قسەیەکت هەیە بۆ کەسانی کە هەبوون داران خوا پێداون بۆ ئەو کەسانەی کە ئێستا لیان قەوماوە بێماڵ و حاڵن بە تایبەتی لەم مانجیە ڕەمەزانەدا بەڕێستان چ قسەیەکتان هەیە بۆ ئەو کەسانی کە زەنجین و داران چی بکەن باشە من وا ئەزانم پێویست دەکات شەرعەن کە بۆ ئەی کەشتەکە منەظەم بێت سندوقێک دروست کرێت لە دەوڵەمەنەکانی کوردستان و بە تایبەتی لە دەوڵەمەنەکانی دوهۆک و ئەترافەکەی ئەو سندوقەیە تەماشا بکەم زان احتیاجاتی
يعني ئیستاکیان چۆنە چەندێک هەیە کە بۆیان تەدریب کرد وای پاشەوە بۆ وەکو من بستم کە جەنابی کاک مەسعود لەگەڵ سوپاسدا وتیان تەخسیسی لەگەڵ کاک مەسرور لەگەڵ سوپاسێکی زۆرە بۆ هەموو لایەک کە تەخسیسی چەند شوقەیەکیان کردووە و هەروەها يعني تقريبا تعويزاتێکشان ترتیب کردو بۆ ئەوانەی کەوە ئەمە خوتوەیەکی زۆر چاکە بەڵام هەمیشە کار بە حکوومەت بەتەنها تەواو ناکرێت وەکو قسەکەی جەنابەت زۆرێک و پێکە من وا ئەزانم واجبێکی شەرعیە کە هەموو بەگشتی و ئێمە وەکو ڕابطە و وەکو شخصیش الحەمدوللا بەشدارمان کرد لەسەر ئەو مەسەلە لە دووهۆکە هەمومان بە کۆمەڵ یارمەتێکی زۆر باش کۆ بکەینەوە بە منتەهای احترام و ڕێزەوە تەوزیع بکرێت لە ڕێگەی سندوقێکەوە ئەو سندوقەیە لەژێر ئیشرافی حکوومەتا بێ بەڵام با تۆزێک مستەقیل بێت زیاتر پێک بێت لە ڕێکخراوەکان و کۆڕێکخراوی بەرزانی و هەروەها ڕێکخراوی رابطەی ئینسانی و هەروەها ڕێکخراوەکانی تریش کە شوێنی سیقەتن ئەمانە کاری خۆیان بکەن و کاری مستعجل چییە جێبەجێکن و کاری داهاتوش کە چیان پێویستە منو ئەزانم ئەو واجبێکی شەرعیە ئەولەوێتی هەیە لەسەر زۆر شتی تر کە پێویستە بیکەین. دکتۆر ئەگەر ماڵێکی دیار مەسەرەن ڕەنگە کاروباریوانە تڕۆمبیلەکە پڕێڤە بچن لێ ماڵک ئەگەر هات مەسەرەن بابی تڕۆمبیلا خۆ هەبێت و دایکێ تڕۆمبیلا خۆ هەبێت و کوڕ و کچاش هەرێکە تڕۆمبیلا خۆ هەبێت ئەڤە درستە یعنی زەکات سەروانە فەرزینە جوان تڕۆمبیلێن زێدە بدنش بلیایەکە یانجی ئیدی هەرێکێ مافەوی هەیە تڕۆمبیلا خۆ هەبێت کە چاوەڵ سەردەمی خۆ هەرێکێ ئاسپ یانجی حوشترێن خۆ هەبینە. زەکات پێویستە کات ئێمە ئەگەر ئێمە نەمانتوانی هەموو کەس دەوڵەمەند بکەین پێویستەکە بەپێی موازەنات بەپێی ئەولەویات. ئێستا من کەسێک ترۆمبیلێ هەیە خۆی و کەسی و هەموو کەسێک لەگەڵ کەسێکە فەقیرە هیچ شتێکی نییە دروست نییە من بچم کە ئەوانە تقریبا الحەمدوللا ئەتوان خۆیان بژێنن ظروفیان باشە صحیح ڕەنگە محتاج بن تۆزێک بەڵام ئەوەی کە هیچی نەبێت من ئەڵێم بەپێی وەکو عمەر بن عەبدولعەزیز فەرمووی لە پێشە ئێمە ئەوانەی کە زۆر فەقیر و هیچیان نییە با یارمەتیان بین ئەوانەیە ڕاتبەکانیان هەیە و لە کرێچیان دکتۆر مەبەستم ڕێک پێچەوانەکەی بوو خێزانێک بۆ نمونە 4 تڕۆمبیلیان هەیە ئیش و کاریان بە ئۆتۆمبیلێکیان مەسەلەن ڕایی دەکرێت بەڵام هەر یەکێک ئۆتۆمبیلی خۆی هەیە بەس لە ئۆتۆمبیلێک زەکات نادرێت یان هەرێکێک مافی خۆیەتی ئۆتۆمبیلی خۆی هەبێ لەو ماڵە. جوانە پرسیارێکی ئەگەر ئۆتۆمبیلەکان کاری پێ بکەن شەرعەن کولی کەسێ حەقی خۆیەتی مافی خۆیەتی کە ئۆتۆمبیلێکی هەبێت ئەوە زەکاتی تیانە چونکە ئەوە پێوەتێ شتێکی شخصی و تایبەتی و وەکو چۆن جاران هەر کەسێ ئەسپی خۆی هەبوو زەکاتی نەبوو ئێستاش لە جیاتی ئەسپەکە ئۆتۆمبیلی خۆی هەیە مشکلە نییە بەڵام ئەگەر تۆمبیلێکی زیادی هەبوو 2 ترۆمبیل یەکێکیان بۆ کەشخە ئەیکا و یەکێکیشان بۆ دەوام ئەمان زەکاتەکە لە ئۆتۆمبیلی کەشخەکە هەیە ئەوێتیان زەکاتی تیانە. بەڵێ دکتۆر مەبەستمانە کە ئەوەندە کاتەی ماومانە بچین باسی جیاوازی سیستەمی ئابووری ئیسلامی و سیستەمەکانی دیکەی ئابووری بکەین لەژێر ڕۆشنایی ئەمەشەوە کۆمەڵێک پرسیاری دیکە هەن دەمانوێت لەو ماوەی کە هەیە پرسیارەکان بکەین دەمەوێت ئێستا باسی جیاوازی نێوان ئەم دوو سیستەمە سیستەمی ئیسلام ئابووری ئیسلامی و غێری ئیسلامی چییە؟ جوانە بەتایبەتی طبعا يعني اقتصادی بڵێن ئێستەکە لەم عالەم و جیهانەدا 3 اقتصاد هەبوو جاران یەکیان ڕەئسمالی دووهەمیان ئیشتراکی شوعی لە ئیتحادی سۆڤێتی بەڵام ئابووری ئەو اقتصادی شوعی بڵێن سقوطی کرد بەداخەوە لە دوای بۆی ئەڵێم بەداخەوە چکە بەلای کەمی و بمایەتەوە تۆزێک منافەسە لە بینیانە بەڵام سقوطی کرد لەبەر چەند هۆیەک یەکێک لەوانە کە تقریبا دژایەتی هەبوو لەگەڵ فترەی ئینسانیە چونکی فترەی ئینسانی هەمیشە حەز لە مولکیت ئەکا و لەمانە ئەکات ئەوان ملکێتی فەردیان ئیلغا کردەوە ملکێت هەموو بوو بە ملکێتی دەولە ئەدەواتی ئینتاژ و هەموو شتێک تابعی دەولە بوو ئەوە بە سقوطی کە ساڵی 1990 و حتا ئێستاکێ رووسیا و حتا الصین نظامەکان ڕەئسمالیە بەس ڕەئسمالیەکی مختەڵەت جزئێکی ماوەتەوە لە ئیشتراکیەت
بەڵام جزئی ئەساسی و قیادەی ئەساسەکە ڕەسمالیەتەکەەوە بۆ ئیسەکێ لەم کاتەدا دوو نظام و دوو ڕژێمی ئابووری هەیە لە جیهانە. ڕژێمی اقتصادی ڕەسمالی ئابووری ڕەسمالی کە ئەسڵی فکرەکە لەسەر ئەمە ئەڕوات، وەکو شۆن ئادەم سمیث ئەڵێ ئێمە اقتصادی ئێمە ئەمانەوێت کە ئێمە ئیدارەی سەروەت بکەین. علمی اقتصاد چێ بەلای ئادەم سمیث و هەموو اقتصادی ڕەسمالیەکان؟ ئەڵێ علمەکە ئەوەیە کە بتوانین ئێمە ئیدارەی ماڵ و سەروەت بکەین بۆ گەیشتن بە دوو ئامانج. یەکەم ڕوفاهیەتی ئینسان، فەرد صاحبەکەی نەک ئینسان، ڕوفاهیەتی خاوەنەکەی. دووهەم دەسەڵات و قودرەتی ئەو دەوڵەتەی کە تۆ تێعاژی. بعربي في يعني تحقيق الرفاهية للفرد وتحقيق الهيمنة للدولة أو دو آمان جهية لجالبرو فعلا يعني تماشاب كي جنابة رأسمالية بريتين لو دوشتية رأس مال خاوني دائما لرأسمالية تماشاي حقي خاون مال أكاد تماشاي حقي خاوني عملناكاد لو بيش طبعا اقتصاديتي يعني عفوا آبوري رأسمالية لبيشا حرب آزاد بو بلام دعاي الثورات بو عمال هلصا دعاي اقتصاد كان توزك شنقويدي كان خسسري كإستكي بيوتي رأسمالي مقيد إما رأسمالي حر هيك يعني هموشتك رأسمال أو أتواني تحكمي تيابكات على أساس ببي منافسة وببي قانوني عرض وطلب يعني بينج مبدئي أساسيا هي على أساس كتحكمكات لقضية إداري سلوت لما سلها أما دواء تقريبا قيود هذا السري صار 1928 أو آسف بسنو 1929 كركود شي جورهات بيوتي الركود العظيم كهاد بسر أمريكا وبسر عالمي رأس مالتها تقريبا بين 6 بند قيودي تنيان خصة السري صار 2008 كجاريكي تر أزميكي زوزو جوربو تقريبا أتوانا بلم دا مبدئي أساسيا خصنا رأس ماليتها وكيكي لو مبدأنا أو يكا اقتصادي اجتماعي يكي لو أنا حوكمة يكي الآن شنشليكي ترهيا إستا لقل أمشا يعني رأس مالية أو دو هدفي كهيتي كبويدانا ولو بيش كرفاهية بو إنسان بو صاحبي مال بتنها وهيمنة بو دولتكت هر أم دوانا تحكمك أزفيري بدرفت بينم دكتور أخناطة بشكل أم ببرين مادام تجدهيت نو بين دو سيستمين ينداري كريا إسلامي أو غير إسلامي أزفير بدرفت بمينم يعني إنه كمناقشة كزيادة يا جرم وجور إسلامي بو كم جرب فرمي دقيق نعم فرمي دكتور أجاب كورتي بحث إسلامي بكي بس هالشيء بالنسبة إسلام حد أخوي لبداياتك ولا إسلام الله شيء الله إيما شوار هدف دانين بو أبي إداري ثروت نفس الشيء علمي اقتصاد ناقور اقتصادي رأسمالية وكعلم بو اقتصادي إسلامي بلام هدفك هدف لاقتصادي إسلامي جنجاني شواشد يكم عفوا يكم آودان كرنوي أم أرزية شاولتي بشكل كيوا كاستفادة ليبكى بشرية يعني بيش هدف عام أويكتو إنسانية سود من به دوهم تحقيق رفاهية بو إنسان خاونكيش وغيري بقمان تحقيقي أوش شوارهم أداء أم عبادتي بكريت كعبادتي مالا وظيفة مالا بو خواي قورو نزيك بونوا لخواي قورا بهوي نظامي اقتصادي وإداري سروتوا أما أم شواري طبعا أم شوار شتيا لقلدو شتكيترا لبينشتي أساسية أشكال عبد يكم لقضي إنتاج دوهم لاستهلاك سهم لتوزيع ببورنجر شوارم لتبادل بينجم لإعادة توزيع إسلام وكبابي رأي منك لاقتصاد إسلامي أشتك من إضافة يشتكي تريكو طبعا لم بينشتا إسلام جوازي هي شون إنتاج أكين شون نايكين هدفك شيا أي إنتاج حرية آزادي تايا سودي هبه سودي نبه ضرري هبه ببيئة يعني نيبت ببيئة أمشتانا هموي جوازيكي زوزور هي لبين اقتصادي رأسمالي لبين اقتصادي إسلامي إضافة كتري كدو إسلام بو اقتصاد بو أنشطة اقتصادي كفيوتي تملك
ئیسلام ئەڵێ ئەبێ ئینتاجەکەت لە تەمەلوکەوە دەست پێ بکات بێت تۆ خاوەنی ماڵ بێت نەک ماڵەکەت حەرام بێت یان غەسبت کرد بێ یان ئەم لە ئەولا جا تەبادولەکە هەرچێت و سەر تەمەلوک ئیزافەی عنسورێکی تازەی کردووە لە نیشاڵی اقتصادیە کە لە ڕەسمالی شانیە و هەروەها لە اشتراکی شانیە کە عنسوری تەمەلوک جا طبعا شرحك زور من شوارده مجلدا لسر بابات قالك برفرها واكيد تجي موجب بكري قالك بزحمه بكرتين بحسكين ليه مادام تبحث جداهيات نيف بين هر دو سيستم ذاكر از فر بينم يعني طيب تشي قلت بشكل جرمت نيف بين دو بروجين نافا عراق وهرما كردستان او جي بروجي هجمارا من حكومه هرما كردستان او كي كارتيك حكومه عراق دجاتيا بروجي هجمارا من ك او خاصيتين طيبتي جين سيستم ابور اسلامي وكوا دیفچون بکری همید پروژه هجمارا من دهنه و حتی چرا ده باشه الشينا ام پشگیریا پروژه که عراق بکنه پروژه پشگیریا پروژه که حکومت هرما کردستان بکنه کوپریکا هجمارا من ایدی هر فرمان برک تایبت بخوفه موچه خوار بگرد دانستاندنا آبوری یاداری پیف کرد بێگومان جانبی علمی ئاینی بەرزی ئیسلام لەگەڵ هەموو پێشکەوتنێکی علمیایە و سوود وەرگرتن لە هەموو پێشکەوتنێکات بارەی جانبی بڵێن ینی تەواصل بێ و یان وەسائلی تەواصل بێت یان جانبی ئەنتەرنێت و ئەم وەسائلە تازانە وەکو چەند جاریش هەروەها باسمان کردووە لەگەڵ ینی قەنەواتە کوردیەکانە حتا بۆ مەسائلی ڕەقەمی و ئەلەکترۆنی و ئەمانە هەموو باس کراوە ئیسلام لەگەڵ هەموو پێشکەوتنێکایە بەڵام زەوابێتی بۆ دانێ من وازانم ئەم مەسئلەیە کە ئیسارە ئەکرێت لە بینی بەغداد و لە بینی کوردستان دوو جانبی تیا هەیە جانبێکی حەقی تیا هەیە جانبێکی تری تیا هەیە کە ئیستیسمار ئەکرێت یان ئیستیغلال ئەکرێت بۆ شتێکی تر جانبی حەقەکە ئەوەیە کە ئێمە لەگەڵ ئەوان کە هەموو شخصێکی موظف بە حسابی خۆی هەبێت و ڕاتبەکە یەکسەر بچێت ئێمە ئێسەکەی لە قەتەر یان لە دووەلی عەرەبی هەموو کەسێک یعنی ئەوە نەماوە کە بچیت معاش وەرگریت هەموو معاشەکەت ئەچێتە ناو حیس ئەمە شتێکی طەبیعیە بەڵام ئەمە کە ئیستیسمار بکرێت ئیستیغلال بکرێت بۆ ئەمەی بێتە قەید لەسەر ئیقلیم ئەمە لێرا مشکلە لەمایە کێشەکە لەمایە کە ئەکرێتە قەیدێک بۆ ئیقلیم مەفروض وایە من وازانم ئەو هەموو تەزحیاتی کەوا کورد داوێتی معنای وایە ئەگەر ینی تایبەتێکی خۆی هەبێت ئێستا ئەگەر مۆزەفینی کوردستان هەمووی ڕەبت کرا لەگەڵ بەغدا باش ئەو کاتەیە حکوومەتی ئیقلیمی کوردستان چه دەورێکی ئەمێنێ لەم شتانە ئەمە لێرە ئیشکە وەکو عەرزم کردی جانبێکیان حەقەکە عەلە العین وەڕەس بەڵام بۆچی ئەوە نادرێتەوە بە کوردستان بۆچی پارەکە نەیەت بۆ کوردستان با حکوومەتی کوردستان مانع نیە لەژێر ئیشرافی بەغدا یەکێک لەو شتانەی کە ئێمە باسمان کرد ئەم مەسەلە بوو ئێمە تەرەحمان کەوتمان بۆچی ئێوە چیتانەوێت ئەتانەوێت کە ڕەبتی ئیقلیم بکەنەوە بە تەواوی بە بەغداوە یان ئەتانەوێت کەوا خزمەتی مۆزەفەکان بکەن ئەگەر ئەو کابراوەتی ئێمە ئەمای دوو هەمە وتم زۆر جوانە ئەگەر وابێت با ئیقلیمی کوردستان ئیقلیمی خۆیەتی دستوری ئەترافی پێ کردووە کە خصوصیەتی خۆی هەیە با حکوومەتی ئیقلیم لەژنەیەک دروستەکە مانع نیە ئێوەشی تیابن ئیشرافەکە لەسەر ئەمریکاوە بەڵام مۆزەفینی کوردستان ما ئەبێ مەربوط بە ئیقلیمەوە مربوط بن بە ینی عاصمەی کوردستانەوە نەک مربوط بە عمومی ئیقلیمەکە بێگومان مربوطە بە بەغداوە ئەمە ئێمە نەمانوتە خۆجابوونەتەوە کوردستان جا ئەمە ئەم حەلەیە مهمە بەڕاستەکەی جاری وهەیە بەعضە شتێک وەکو ئەڵێن حەق یوراد به الباطل من لەگەڵ ئەوام کە هەموو موظفێک حسابی خۆی هەبێ بەڵام لەگەڵ ئەوانیم کەوا ینی سوڵوتاتی کوردستان ئیداری کوردستان ئێمە کەم بکەینەوە جیاوازی بکەین لە بینی حکوومەت وەکو ڕئیس وزەرا وەکو وزەرا وەکو ئیدارەکان و لە بینی مۆزەفەکانی ترە بەڵێ دکتۆر با بچینە سەر بابەتی بانک ئەگەر کەسێک حساب بانکێک بکاتەوە لە بەرامبەردا بانک وەکو خزمەتگوزاریەک بڕێک پارەی مانگانە لێ وەردەگرێت شتێکی ڕەمزیانی ئەمە لە ڕووی شەڕاوە دروستە یان نا خۆی ئێمە بێگومان
بعض شتێک هەیە ئێستاکە حکوومەت خۆی تەرتیبێکات ئێمە فتوامان هەیە وەکو مەسەن قەرزی ئیسکانی قەرزکردن ینی حکوومەت پارەیەک دائنێت لەو پێش تقریبا دکتۆر ببوورە ئەم بابەتە جیاوازە لەگەڵ بابەتی مەسەلەی قەرز ئەمە تەنیا ئەوەیە کەسێک حساب بانقی دەکاتەوە بۆ نمونە ویزا کارتی بۆ دروست دەکات شتی لەو بابەتانە کەڵک لەو خزمەت گوزاریانە وەردەگرێت کە لە بانکدا هەیە لە بەرامبەردا بانک شتێکی ڕەمزی وەردەگرێت لە بەروی ئاڵوگۆڕ لەسەر حسابە هەیە دروستە ئەم وەرگرتنی شتا نسبە ڕەمزیە لەو کەسێک کە حساب بانکی کردوتەوە عرضی جەنابەت کەم و هەروەها لە ڕێگەی جەنابەتەوە بۆ هەموو برایان و خوشکانی بەڕێزان بینەران ئەمە بەعزە وردەکاریەکی تیا هەیە ئەگەر شخصەکە قەرز وەرئەگرێت مەسەلەن قەرزێک وەرئەگرێت دوایی پاشەوە بەنکەکە زیادەیەکی لەسەر ئەنووسێ ئەمە شتێکە ئەمما خدمەتێکی تەقدیمەکە وەکو بیتاقەی ئەتیمان کریدت کارت شارج کارت دێبت کارت مەسەلەن ئەمانەی ئەداتێ دوای شتێکی لێ وەرئەگرێت ئەوە مانع نیان جەنابەت مەسا بیتاقەیەک وەرئەگرێت کە بیتاقەکەت سەحبی ئەەکەیتەوە شتێکت لێ وەرئەگرێت ئەمە مقابلی خدمەتە ئەمە ئیشکالێتی تیانێ ئیشکالێتەکە لەکوایە لەوایەکەوە قەرزێکت ئەداتێت 5% 6% 2% لێت وەرئەگرێت ئەمما ئەو تەقدیمی خزمەتێکت بۆ بکات با مقابلی خزمەتەکە شتت لێ وەرگرێت ئەوە مشکلە نییە یعنی ئەمە لە چوارچێوەی ڕسوماتە شتەکە ئاساییە هەیە بەڕاستەکەی ئەلا چوارچێ بۆیە ئێمە حتا بۆ ئەو لەگەڵ ینی بەنکی مرکزی من لەگەڵیانە دانیشتین داوامان لێکردن عفوان یانمە لە قەتەر ئەو حەلی ئەو مشکلەمان کرد بەڕاستەکەی بە تەواوی کە ئەم ڕسومات و شتانە جامان کردەوە لە قەرزەکە و بێتالێ هیچ مشکلەیەک نەمان نەبوو ئیسکان نەبوو زۆر شتی تر بەڵام ئەوە مشکلەیە کە بەعزە وڵاتێک قابلێتی نییە بۆ ئەوەی کە تەفاهمێکی لەگەڵا بکەیت بۆ جانیبی ئەمە چۆن ئەو ڕسوماتە جا بکرێتەوە چۆن ئەو ڕسوماتانە فعلا مطابقە یان مقابلی خدمەیە نەک ئیستیغلال کراوە لەو شتا جا پێویستەکات ئەوانە هەمووی بە وردەکاری من وازانم ئەوانە پێویستەکە عرض بکرێ یەک بە یەک بۆ ئەیکەوە فتوای تایبەتی تیا بدەین دکتۆر توش سەرەتا باسی قەرزت کرد بۆیە من بە دەرفە دەبینم ئەو دەرگا بکەمەوە کەینێ موسڵمانێک بووی هەیە قەرز لە بانقێ بکە کە زیادە بستێ سەر بۆ نمونە ڕێک دەکەون لەگە بانقەکە پێی داویستی ئەوەیە یان ژیانی زۆر خراپە نە خانووی هەیە نە ئۆتۆمبیلی هەیە ژیانی هەتا ئاخر حەد خراپە پێویستی بەوە هەیە 3 دەفتەر دلار لە بانقێک وەردەگرێت بەڵام بانک دوای دەڵێ کاکە ئەوە با قست بۆم دەهینیەوە بۆ نمونە لە جیاتی 3 دەفتەر 4 دەفتەر دەبی بۆم بینیەوە هەر مانگانە و بڕێک پارە بووی هەیە لەو کاتە قەرز وەربگرێ لە کۆمپانیەیە کە قەرز دەدایان لە بانقێک ڕێک دەکەون لەسەری و ئیمزاج دەکرێت یانێ ڕێک دەکەوێت لەسەر هەموو خاڵەکان بەپێی جوانە بەپێی ئابووری ئیسلامی هەر قەرزێک یعنی بەمەرج گیرا کە زیادەیەکی تیابێ شەرعەن حەرامە ئللا ئەوە نەبێکەوەکو پێش تۆزێ باسمان کرد ڕسوماتی ئیداریەکان کە جا بکرێتەوە لە قەرزەکە وەڵا بڵێ من ڕسوماتی ئیداریەکەم 1% 1.5% وەکو خاصەتەن ئەوە حکومەت ئەیکات بنووکی تیجاری ئەو شتانە ناکات جا لەبەرەوە هەر قەرزێک وەرگیرا لە بنووکی تیجاری طبیعی ڕیبای ئەچێتە سەری و سوود ئەچێتە سەری لەبەرەوە شەرعەن دروست نییە بەڵام ئەگەر بیانوێ دروستیکەن ئەتوانن لە ڕێگەی ئەوە لە جیاتی و قەرزەکەی باتێ یارمەتی ئەدا خانوویەکەی بۆ ئەکرێ و دوای بۆی تەقسیت تەکا لە جیاتەوەی کە قەرزی بداتێ بە فایدە سیارەکەی بۆ ئەکرێ و تەقسیتی بۆ ئەکا و هیچ دروشکی ئەو کاتەیە تەعاملەکە دەرچوو لە دائیرەی نەقدەوە بۆ دائیرەی سیلعە لە دائیرەی سیلعە دروستە ئینسان زیاد و کەم وەرگرێت بە مقابلی ینی زەمەنەکە یعنی دکتۆر مەبەستەوەیە کۆمپانیا یان بانقەکە خانوو بە 5 دەفتەر دەکڕێن بەڵام بەو هەژارە بە 7 دەفتەر دەدا بۆ نمونە ئەوها ئەگەر ئیستیغلالی تیانە بێ عەرزی جەنابەت بکەم ئەگەر حەدی ئیستیغلالەکە چەندە دکتۆر ئەگەر ئەوە ڕوون بکەیتەوە چونکە هەندێک کۆمپانیا هەن لێرە خەڵکانی بەم جۆرە مامەڵە دەکەن دەڵێن ئیستیغلالی زۆری تێدا دەبێت ئەوە ڕوون بکەیتەوە حەدی ئیستیغلالەکە چەندە یعنی جاری استغلال أو يكتو استغلال يحتاجي أو خلق بك على سبيل المثال الآن فوائد يعني آسف سود يعني انترست يعني لعالمة تجاوزنا كانت لبينج لصد لبينج ونيو لصد تا شش تا حوت باشا
تا بڵێن تۆ کۆمپانیەکە بەدە لە 100 بداتێت تا حدێک ئەتوانین بڵێن ئەمە ئیستیغلالینە، ئەمما ئەگەر 20 لە 100 بداتێت بێگومان ئیستیغلالە 100 لە 100 زیادی کرد، بەڵکو 130 لە 100 ئەوە ئیستیغلالە. هەندێک کۆمپانیا هەیە لە سەداسیە ئەوەیە کە تۆ تەجاوزکەی حرامە مامەڵەکردن لەگەڵی ئاچاولاتی بە ناوی ئیسلامەوە حرامە چۆن یعنی ئیسلام بۆچی ڕێبای حرام کردو چونکە ڕێباکە ئەوەیە کە ئەبێتە هۆی ئیستیغلال و زوڵم و ئەبێتە شخصەکە پارەکە ئیستیهلاکە دوون. ئەمە تۆ بچیت وەڵام مەسەن بەنکێکی ڕێبەوەی 5 لە 100 لێت وەرەگەشت 7 لە 100 لێ وەرگێت تەوان ئێستا 7 ئەوانەیە چونکە ئەوان 5ەکە ئەسڵیە ئەبێ 2 نقطەش زیادەکەن ئەبێتە 7 لە 100 کابرا بە ناوی ئیسلام وەچە 30 لە 100 وەرگی ئەوە بێگومان حرامە. خۆ ناوی ئیسلام ئەوە نیە بفرۆشیەوە بکڕێ دائما هەموو جار لێرەش ئەو ئەڵێم کاکی گیان ئیسلام معنای وایە تۆ ئەقل شەی وەکو ئەوان وابێت ئەگەر لەوان کەمتر نەبی لەوان زیاتر نەبی زیادیشت کرد 1 لە 100 زیادکە 2 لە 100 زیادکە ئەمە تۆ بە ناوی ئەوەی من مسلمانم کەواتە دکتۆر بۆ بەرچاوڕوونی خەڵک ئەم ڕێژێ بڵێ عەفوون ئەم ڕێژێ بڵێ کە حدی مەسەن ئەوەی ئیستیغلالەکەی تێدا نەبێت لە سەدا چەند زیاتر بێت حرام دەبێت بۆ بەرچاوڕوونی خەڵک بۆی چۆنیێت ئەتوانم ئێستا بڵێم لە تقریبا لە 15 لە 100 بەولاوە یان لە 10 لە 100 تقریبا ئەگۆڕێت ئەگەر بگاتە 20 بێگومان ئیستیغلالە بێگومان ئیستیغلالە و دروست نییە تەعاملی تا بکەیت بگاتە 20 حرام دەبێت چونکە ئەوە ئیستیغلالی ئیسمی بحرام. باشە پرسیارێک هاتووە لە پێوتێ حتا تەئسیلی شەرعەکەی لە ئەجری مثل دەرچوو لە فائیدەی مثل دەرچوو لە هەموو شتێک دەرچوو بوو بە ینی 100 لە 100 زیایی کرد لەوەی کەوا معروفە لە بینی هەموو بنووکەکانە. بەڵێ دکتۆر پرسیارێک هاتووە دەمەوێت وەکو خۆی بۆ بەڕێستانی بخوێنمەوە حکمی بەکارهێنانی ڤیزاکارتی یەکتر چییە؟ بۆ نمونە من دەچم 50 ڤیزاکارتی خەڵکی دیکە پارەی دیناری تێدەکەم لە دەرەوەی وڵات بە دۆلار ڕای دەچێشمەوە دوای ئەوەی کە دیناری تێکردو لە دەرەوەی وڵات بە دینار ڕای دەچێشێتەوە بە دۆلار ڕای دەچێشێتەوە بە مەبەستی قازانجکردنی پارە ئەم دیاردەیە دوای دابەزینی بەهای دینار زۆر سەری هەڵداوە ئایا ئەمە حرامە یان حەڵالە؟ ئەوەلەن ئەمە بەڕاستەکەی من سەرم سوڕەمێنێ کە یعنی حکوومەتی عێراقی ینی بڵێن تەساهول ئەکات لەم مەسئلە کە ئەزانێت 100 لە 100 خەڵک ئیستیغلالی ئەکات ئەمە ناحەیەکی غەریبە عادەتەن کە عێراق پێویستی ئیسەکێ بە زیاتر لە عوملەی سەعبە و مەشاریعی ئیستیسماری زۆر تەرح کراوە ئەمە من بەلام وایە بە ناحەی اقتصادی شتێکی ڕاست نییە بە ناحەی شەرعی بۆ خۆت دروستە. مثلا من ئیسەکەی بتحقی بتاقی خۆم 10,000 20,000 من دروستە بۆ خۆم ئیستیعمالیکە ئەمما حتا بەپێی قانون بۆ توێ ئەنداناوە نەک بۆ شخصێکی تر بفرۆشی جا لەبەرەوە من وازانم بۆ ئەوەی کە بفرۆشێ ئەمانە چەند مشکلاتێکی شەرعیتیا هەیە جگە لە مەسائلی قەبض مسائلی ئەوەیە کە ئەمە حەقی تۆ نییە شەرعەن بفرۆشیت بە شخصێکی تر وەخاصەتەن بە زیادیان بەکەم جا لەبەرەوە من وازانم ئەم مەسئلەیە بێگومان ئیشکالیەتی شەرعیتیا هەیە دروست نییە بەو شەکڵی کە جەنابەت باست کرد ئەمما من خۆم شخصیەن مثلا ئیستیعمالیکەم بۆ خۆم ئەوە شتێکی طبیعیە کە من ئیستیعمالیکەم بۆ خۆم. دکتۆر مەسەلەیەکی سوشیال میدیایش باسکەین مەسەلەن کابراکەیە هەموو کاتی خۆی بە سوشیال میدیا دەدا پەیجێک دادەنێ بۆ ئەوەی فۆلۆی زیاد کە هەموو شتێکی بڵاو دەکاتەوە دوای ئەو پەیجەکە گەیشتەوە فۆلۆوەرسی زۆر ئێستا باسی فۆلۆوەرسە ئەو پەیجە دەفرۆشرێ لەلایەن ئەو کەسەوە پارەکە وەردەگرێتەوە ئایا ئەو پارەیە حرامە کە لە ڕێگەی بەکارهێنانی ئەو پەیجە ینی هەم بە کورت و کرمانجەکە کڕین و فرورتنی پەیج کە فۆلۆوەرسی زۆر بەڵێ ئەزانم ئاگام لێت بەڵێ ئاگام لەو مەسئلە هەیە ئەگەر ئەو مەسەلەن ئەیفرۆشێ بە شخصێکی تر لەبەر ئەوەی کەوا خۆی جوهدی تیا کردووە کۆشەشی تیا کردووە من وازانم حرام نابێت بەو شەکڵەیە بۆچی چونکی هەوڵی داوە کۆشەشی کردووە دوایی و ئێمە قسەکەشمان لەسەوەیە کە شتەکانیشی مەشروعە نەک دیعایەتی ناشرینی تایە مخالفی ئادابی ئیسلامی یعنی مادام ئەو کاری کە کردوێتی ئەسڵەکەی مەشروع بێت و جوهدی خۆشی تا سەرف کردووە شەرعەن دروستە ئینسان حەق بفرۆشێ من حەقم هەیە لێرە
كأم حقي خما أي فروشم بشخص كتير فروشتنو تعامل كردن لبيني حقا أجر أصلي حقا كمشروع بيت وجهد وكوششي تابت برانا كم ممنوع بيت بلكو درسته إن شاء الله. باشا دكتور بابەتێکی دیکە مۆدێلێکی دیکە بە تایبەتی ئەویش هەر لەم دوایانە دوای دابەزینی بەهای دینار خەڵکانێک دەچن لە فڕۆکەخانەکان دۆلار وەردەگرن پاشانیش لە بازار کاتێک کە گەشت دەکەن ینی پاشانیش لە بازار دەیکەنەوە بە دینار ئەمە ئەگەر بێت و کەسەکە مەبەستی گەشتکردن نەبێت یاخود مەبەستیشی گەشت بێت بەڵام ڕێژەیەش یەکجار زۆر بەم شێوەیە مامەڵی پێوە بکات ڕوونکردنەوەیەک سەبارەت بەمە ئایا مە حەڵاڵە حرامە چۆنە؟ ئەو دۆلار وەرئەگرێت ئەگەر بفەرمی دۆلار لەکوێ وەرەگەی لە بەنکی مەرکەزی دەیگۆڕێتەوە لە فڕۆکەخانەکان بە نرخێکی یاخود لەو بانخانەی کە سەر بە بانقی مرکزین پاشان لە بازار دەیفرۆشێتەوە بە نرخێکی مەقصود ئەوەیە کە يعني ئەگەر استغلالی تیانە بێت استغلالی احتیاجی خەڵکی تیانە بێت استغلالی ئەوەی تیانە بێت خەڵک نەزانێت بە شەکڵێکی معقول بکرێت مانع نییە ئەگەر بیکرێت و پارەکەی بدات نەک بە قەرز لە کڕین و فرۆشتنی دۆلار و ئەوانە ئەبێ وەکوڵێ نەقدەن بێت دەست بە دەست بێت نەک یعنی بە قەرز یان بە پێی بنک پارەکە داخلەکەیتە بنک و وەری ئەگرێتەوەکو پێیان قەیدی مەصرفی ئەبێ قەبزەکە بەو شەکڵە بێت نەک بە شەکڵێکی تەخیر بێت ئەگەر ئەو شروط و مەرجانەی تیا بێت ئەوەی زەرەری یعنی گوناهبار نابێت ئللا وەختێ نەبێت ئەگەر بێتە هۆی زەرەر لە بازاڕەکە دائما يعني حاطبي شخصك ناوي حاطب بن أبي بلتعة بو صحابي يقبو حضرت عمر منعي كل بازارك چونكي أشو كاركي أبوه هوي زردان لقشتي بازارك لبرو سي حضرت عمر فود من ليلته تعاملناك أشي لشوين يكتربي كيتوا بعض اشتك خلق واتماشايك علي مادام شروطي شرعي كيتيا درسته من علم أبي شروطي شرعي شي تابت بلام زرري نبت هوي زرر لبازاري قشتي ولاتك دكتور زۆرن ئەو بازاریان ئەو سیستەمانەی کە کڕین و فروتنی ئەلکترۆنیان دراوی ئەلکترۆنی دەکەن ئیتر ناویشیان زۆر ئەگەر ناویان بێنم ڕەنگە ببێ بۆ ڕکلام لە شارێکی کوردستان مەسەن زۆر بەناوبانگن ئێستاگەن زۆر خۆیان لێداوە ڕێک پارە دەدەن بەو کۆمپانیە دوای ماوەیەکی زۆر یان ئەوە تا قازانجێکی زۆر دێتەوە سەریانی نازانی ئایا چ کڕین و فرۆشتنێک پێ دەکرێت وەکو بۆرسەیەکە کڕین و فرۆشتن یانیش پارەدان بە پرۆژەیەکی وا کە نەزانی چ مامەڵەیەکی پێ دەکردرێ دوای ئەوە قازانجێکی زۆر بکەی یان ڕەنگە زەرەریش بکەی حرامە یان حەڵاڵە ئەزوان بێگومان وەکو جەنابەت زانی بەشداریکردن دووشتی هەیە یەکەم دروستە ئێمە بازار دروستکەین لەسەر ئەساسی ئەلکترۆنیات چونکی خاصەتەن خەڵک ئیسیفادەی لێ ئەکات ئەین جەنابەت ئەتوانی بازارێک دروستکەیت بۆ کڕین و فرۆشتن لە ڕێگەی ئەنتەرنێت و دوای عەرزی ئەەکەیت و ئەمانە تەبەن شروط و زەوابیتی هەیە کەم بەڵام دروستە ئەوە ئەمما ئەمەی کە تۆ ئەچیت بەشداری ئەەکەی لە شەریکەیەکە لە کۆمپانیەکە کەەوە ئەو کۆمپانیە نازانی وەکو جەنابەت فەرموو يعني حەڵاڵە حرامە لەگەڵ چۆن ئیش ئەکات شەرعەن دروستی ئێمە کار بەشداری بکەین بنە شەریک یان ئەسومی شەریکەیە بکرێن ئللا وەختێ نەبێ بزانین کەەوە ئەسومی ئەو شەریکەیە حەڵاڵە یان بەلای کەمیەوە ئەگەر شتێکی بشوکی تایە بزانین نسبەتی حرامەکە 5% 10% ئالەو دەورە بۆ ئەوەی کەەوە کە ئەگەر قازانجێکمان دەستکەوت ئەو پارەیە پابکەینەوە لەو حرامی تایە ئەمما ئەگەر نەزانین دروست نییە ئەگەر شەریکەکە هیچ اعتیبار نەکات بۆ جانبی حەڵاڵ و حەرام ئەوەش بێگومان بەلای کەمیەوە شوبەیەکی تایە ئەوەش کە خۆی پارێزە لە شوبها بالإضافة بۆ ئەمەی کە ئێمە وەکو جەناب ئیشارەت پێکرد فعلا من بەپێی دیراسە زۆربەی ئەو شەریکاتانە وەهمین وەختێکە زانی قازانج بڵاوەکەنەوە چونکە ئێستا بەڕاستەکەی لە عالەما نییە قازانج تەجاوزکە لە 20% کە ئەو 30% ئەداتێ معنایەوە ئیشکالێتێکی تایە 25% ئەداتێ بەڵکو 20 ئەداتێ معنایەوە ئیشکالێتێکی وەختێکە زانی ئەو شەریکەی ئیفلاسەکە و دیار نابێت چەنەها شەریکاتەیە تا ئێستاکێ عالەمی ئیسلامی لەم ماوەیەدا تقریبا نەک عالەمی ئیسلامی عالەمی ثالث کە ئێمەش بەشێکینەوە تقریبا لەم ماوەی 10 ساڵەی داهاتووە نزیکی دەوری تا 4 ملیار تا 5 ملیار دۆلار ڕۆیشتووە بەهۆی شەریکاتی وەهمی و بعض
شتی ترەوە زمنی ئەوانشکەوە عملاتی ڕقمی کە هیچ ئەساسێکی نەبوو وەکو چۆن لە کوردستانە بڵاوی کەوان کۆین و ئەملا و ئەولا ئەمانە هەمووی یەکێکە تقریبا نزیکی 4 ملیار و نزیکی تقریبا 5 ملیار ئەبێتەوە کە عالەمی ثالث ئەم زەرەرەی کردووە تصورەکە ئەگەر 5 ملیار دلار صرف بکرێت لە تەنمیە چەند ئیسفادەمانە کرد. بەڵێ دکتۆر مەبەستمە پرسیارێک بکەم سەبارەت بە کڕین و فرۆشتنی دۆلار هەر لەسەر ئەو مەسەلەیە لە چ کاتێک ئەم کڕین و فرۆشتنە بە دۆلار حرام دەبێت بەتایبەتی ئەگەر یەک نمونەی باس بکەین کەسێک بۆ نمونە من دەچمە شوێنێک دەڵێم کاکە ئاگام لە بازارە کە بەرز و نزمی هەیە دەڵێم 10 دەفتەر دۆلارم بۆ دابنێت بەڵام پارەکە نادەم دوای سەعاتێکی دیکە دەیفرۆشمەوە بە قازانجەکەی و قازانجی کە دێتە گیرفانی من حەڵاڵە حرامە چۆنە؟ ئەمە ئەگەر چەند جۆرێکی هەیە پرسیاری جەنابەتە یەکێک لەوانە مەسەن جەنابەت ئەفەرموویت تۆ 2 دەفتەر دۆلارم بدەرێ بە قەرز ئەوە بێگومان ئەگەر تۆ من بە قەرز دام بە جەنابەت تۆ ئەبێتە ماڵی جەنابەت ئەو کاتەیە بەشی منی تیانە مەسەر ئەمە یەکێک لەو سوورەتانە سوورەتی دووهەم ئەوەیە من ئەڵێ جەنابەت ئەفەرمی ئەڵێ 2 دەفتەر دۆلارم بەرێ من بۆت ئیستیسمارەکەم ئەو کاتەیە دوایی ئەگەر قازاجی کرد لە قازاجەکە 50% بۆ تۆ و 50% بۆ من یان 60 یان 70 ئەگەر ئاوا ئەمە پێوتێ مزارەبەی شەرعی دروستە ئەمما ئەگەر جەنابەت لە منت کڕی مەسەلەن دۆلارەکە ئەبێ پارەکەی بدەیت ئەو کاتەیە منیش بەش حەقم نییە لە ئەرباحەکە ئەنواع و ئەشکالی هەیە بەڵام ئەو دوو سێ نەوعەیە زۆر بەیان قەرزت ئەدەمێ نابێ زیادم بیتێ یان ئیستیسمارەکەی دروستە بەشدار بم لەو قازاجەی کە تۆ دروستی کردو لەوانەیە زەرەریش بێت من ئەیەڵا لە زەرەرەکەشە ئەبێ بەشدار بم یان ینی بە ئەمانەت لە دانێم ئەو کاتەیە نەفسیشت ناتوانم من بەشدار بم لە قازاجەکە جا بێت تحدید بکرێت اینجا ئەتوانین حکومە تحدیدەکەی بۆ دانێن. دکتۆر لە بابەتی دیجیتال ئێستا مەسەن بۆ نمونە دەچمە مارکێتێک لە بابەتی دیجیتال ئەپلیکیشنێکم هەیە 250,000 دیناری دەدەمێ لە بەرامبەر ئەوە بۆ ئەوەی بکرێتە دیجیتال مثلا 255,000 بۆ تێتەکە یعنی 5,000 زیاتر ئایا ئەو 5,000 مثلا زیادە دیجیتالیەکە یان ئەلکترۆنیەکە حەڵاڵە یان پێی بڵێم بۆم تێنەکە هەر چەندمدا ئەوەندەم بۆ تێکەمە بەستم لە دیجیتاڵێکە یان ئەلکترۆنیەکە کە لە سەرەتا کاغەزیمدا زۆر جوانە عرضی جەنابەت کەم ئەمە لێرە بە پێی ئاینی بەرزی ئیسلام ئەوەی حرام بێت ئەوەیە کە قەرز ئەکات زیاد بدات ملاحظەت فەهیم من قەرز ئەدەم بە جەنابەت کە مقتەرزی چونکی جیهەتی زەعیفی شەرعەن ئەی پارێزێ نابێ زیادەی لێ وەرگریت ئەمما ئەگەر شخصێکی تر تۆ بە قەرز نایدێتێت تەعاملی لەگەڵاکەیت ڕوبما و ئیسیفادەی لێ ئەکات لە هەر شتێکا بێت زیادەیەکت ئەداتێ مادام لەسەر ئەساسی قەرز نەبێت دروستە مادام لەسەر ئەساسی قەرز نەبێت ئەو زیادەیە دروستە وەکو جاران هەبوو مەسەرەن تۆ تەحویلتە کرد لە جاتێویکەوە پارەی بدەیتێ ئەوەی کە تەحویلی بۆ کردی زیادەی ئەداتێ من وتم ئەو تەحویلەیە دروستە چونکی ئەوە قازاجێکە ئەیکات بەهۆی ئەو تەحویلەوە قسمێکی ئەگەڕێن تۆ بۆ جەنابەت قسمێکیشی بۆ خۆی ئەمەش نەفسی شتە ئەو دیجیتاڵە کە ئەو بۆ زیاد ئەکات هیچ مانعێکی تیانەیە مادام لەسەر ئەساسی قەرز نییە. گەلک سوپاس دیاری ڕۆمبی گەشت مەسەن هەر کۆمپانیاک بتدی ئەم گەلە خۆشحاڵ بین دکتۆر هین نەشەبەت گەلە دەبین خوزی تولڤێری بای مەشرینیەک پێشکەشی تەکرد بۆ چکی میوانت معادەتەن وەکتیڤێری کۆدەک کولی چەک یعنی ئەوژی خۆرمەک ئەم پێشکەشیوانەتی لە ئەفشەبەت تولڤێرێنی بەس ئەم داخوازیە کێشتە بکەین مادام تۆژێری دیری فەرموو دکتۆر فەرموو شیرینی من ئەوەیە کە شیرینی من ئەوەیە کە یعنی ئینشاءالله ئەو قەناتە و قەناتە کوردستانیەکان هەموو ئینشاءالله زیاتر بەرەو پێشکەوتن بڕۆن ئەمما بەڕاستی وەسیەتی من ئەوەیە لەم مەرحەلەیەدا داوا ئەکەم لەگەلی کورد بەدا کەوە ئێمە لە ڕەمەزانین لەم مانگە پیرۆزاین کە دڵ هەمووی پاک و جوانە ڕووی لەخوا ئەکات ئینشاءالله داوا ئەکەم کە یەک بین چونکی یەک نەبوونی گەلی کورد ئەبێتە هۆی نەمانی لا سامح الله جا داوا ئەکەم جارێکی تریش تەنازولکەین لە حقوقی شخصیمان تەنازولکەین لە حقوقی حیزبیمان
تەنازل کەین لە حقوقی مادیمان لە پێناوی ئەو هەموو خوێنە ئێمە بەشدار بین. خۆت ئەزانی لە 650کانەوە من ئاگام لەم مەسەلە هەیە، ئەم هەموو خوێنە جوانە و کە ڕێژراوە با بەزایە نەچێت. ئەمە مەسئولێتێکە لەسەر گەلی کورد، لەسەر قیادەکەی، لەسەر ئەحزابەکانی. من داوا ئەکەم کە کۆ بنەوە بەیەکی بە بێجیاوازی و بیرکەنەوە چۆن بتوانن حیمایەتی کوردستان بکەن. ئەمە وەسیەتی یەکەم. وەسیەتی دووهەم ئەمەیە کە ئەم چەند ڕۆژە جوانە و ئەم چەند شەوە جوانە کە ماوەتەوە لە ڕەمەزان زیاتر نزیک بینەوە لە خوای گەورە لە نوێژ و لە تاعات، بە تایبەتی دە ڕۆژی ئەخیر کە ئەو دە ڕۆژە لەیلەتول قەدری تایە کە بە هەموو شەکڵێک سوودمەند بین لەی یعنی نوێژ و تاعاتی تیا بکەین، معتەکف بین لە مزگەوتەکانە، بەڵکو زیاتر خوای تەعالا ڕەحمان پێ بکات. و هەروەها ئاگاشمان هەبێت لە وڵاتەکانی تر وەکو ئەو فەقیر و محتاجانەی کە لە غەزەن لە بیرمان نەچن. بڵێ دکتۆر گەلی کورد و بێگومان دڵنیام کە دوعا دەکەیت، بەڵام ئێمەشی تێکە بە تایبەت لە دوعاکانت بێ بەشمان نەکەیت. زۆر سپاس لەم ماوەیە ماندوومان کردیت. سپاس بۆ چاوت خۆش، چاوی تۆ خۆش. سپاس بۆ کاتی کە بێمت بەخشی. خدا پاداشداتەوە. سپاس بۆ زانیارەکانت زۆر بەڕێز. دکتۆر علی قەرەداغی سەرۆکی یەشێتی جیهانی زانایانی موسڵمان لە ئیستانبوڵەوە لەگەڵمان بووی. سپاس، ماندوو نەبیت. سپاس. أي بارك الله فيك وأي خدش ترازي بدو قالك من طيب بابا دينار قالك بزحمته بس ندبي سن باشا ندبي نعمة بس أوف صانه هي اللي تقال سرزنجيني أوا ما توي الراس بيت قال خديه توي مرد بيت قال عبده ما هيك عبده تسال دفتها من قالك أوف صانه هي قال جرى بسيارة حتى مجي قلت إنه حتى الصلاة درباز بجاتنا دوباره كرن عند جراها مروف خو خشیمت کت اوید پاره هین اما خو خشیم نکت زانت که چه زکات لیت کفت و کنگید وید پارا بدود و کنگید وید خیره و صدقه بکت و جای شلاین همی زنگین بن، مرد بن، راز بن و خودی شلا بردست همی آزیده کت دی کرم کت ربي بالليل الصلاوات صلاوات بو حبيبي خوش لقايتم ربي
نجي داود حكمة لقمان، نجي داود حكمة لقمان، متى يعطاك إذ والله وخذ يد ذيان، متى يعطاك والله أخوي ذيان. الله الله هي ما شاء الله ارهبن يا اخوه. هي خودش ترازی هی بچه بحث زیاد که زیاد علی رو بیزداد فهم گفتم بخو اما تو من نوزوی او کاتی که وقتی باوش کم روزگار برا وقتی باوش کم مهاتی تاز دامشاش هی خودش ترازی چون من ناف جویدا ادی لویت دکی ادی لویت دکی لا اولي هيز مشكله يعني وشي دقات النهو ويش لا خودش ترازی بود كاكا دنجان لو زياد كان لو ما مستعمل عندش لوس رودي دابي برا ما يو هاي دنگ خوشي ما يو هاي دنگ خوشي ما يو هاي شيك بوشي وما يو هاي بهن خوشي هي وانا هم هي ديكو ما يو هاي خوش نوسي ما شاء الله امن ما شاء الله دس ختم ناشرين بو يعني باور دي خوشه دس انا تبعت الراديال كابينا قلم ورقه شي بينام وهلا وها والله امنش دس الله يمزور خرابه خال يمن دري خاطيك زور يمن دري بيتك مليشيا وهاني كاستينك هاتش ماشي باش بينا با تيستيان كم امين مشغوله كا قلم ورقه هي تيستيان كاين لابو خوش نوسي نيه اللي خدت راه داك بلي نيه دي بوشين كي بشتي برنامج ام دو تيست برو
خوش نصیب تایبتیجی سردمی اسلامی دا و تایبتیجی حتی بو آیت قرآن و پیروز گلک تایبتمندی زیده هاتین نافده هندک تین دی تیکل کن گر زخرافا هندک تین تایبتیجی حتی پیت جوان چه زمانه کردی چه حتی پیت عربی یدی هوسا تابلو جوان چت کن تو هر حسکی هوسا راکی دیواره که خوی مال وکی و که وینکی جوان تابلو اکا جوان مجاوی جاره بحثا خوش نویسیه بکین عربیت بجنه خطاطی مانه خبزانین او کسین تایبتیجی دوی بواری دا تابلوی جوان چت کن او چه فرد بلکه امجی فرد بیم چه که دست خطیم جوان لیبد یالا بردامین ياسين والقرآن الحكيم منهم جلال حما غريبة خلق شاري كفريم فرمان برم هلا سرتا ومن هالحزم لنسينو بهرين نسين مهبوا خليابهم بو نسينو أوانا وتاي ساكا هم جور خطا كان تقريبا أزانم بنوسم جواني بتايبتي خطي فارسي وخوشترين خطيش لا من يستاكا خطي نسخة لبروي بقرآنك بخطي نسخ أنو سموا يستاكا أم قرآنش هاتو تبردسم يعني رخصابهم هاتو بردسم ونسيم زور سراحتي بيكم بنسينكم هرچند تاوشم گرفتی هي يعني بأساني بيتكان نابينم تا زور نزيقنا بمولي بلام زور مرتاحة بم لقل نسينا كاما خوشترين نسيني شم هر أم قرآني أو نسينا كان تري هموي بروانا كما وسودي وهاي هبه بلام أما أنا لهموي قرنتر العيون ورده لا بركاني بتشوكا أم حزب زور بتشوكا صراط مستقيم لا توابها مش لا يا رامي بنسي نعمت والله أبي حركان شموي هلا سبتك به نابي لبيتك درجات بلادرك من دوري شي هبو لدورك أم مصحفاني عن بيان بخشي أربع بوي تايب نسنوا ويكلا بري عن كدو بينسنوا يتلا بروي خطي أو باش نبو وتي تو خط الجوان ترى بدا بعد تو بينوسيت يتلا من الشاو هذا سن بيكرو تا استبستو سيد جزء من نسيوا لخوا بزيادة هر بور زمان دي خواي جوري يتلا هر بوي خلقيش هاندي بيت هاندي بو خلقانش كوا خطي عن جوانش تيوا بنوسنو بري بدن هنا هالسوفت عساية السوفت عساية أي ما شاء الله دستت ما مستاد جلالي خوش بن يعني خوش نویسی و جاتو بی خوش نویسی آیت قرآن پیروز بن ویسی و صاد جان اونا ده بیجی مطبعه سکره بهريجي تايبة الزور يعني ما قالت هتوش دوای تن آیتی چی قرآنی پیروز به دست خطی جوان آها بنوز باش ایش مدید قالت تایبت بی أم جاكر هبو بسم الله يا شيدا نسم إيه قلم ورقم لوبيا كوني والله ده فعلا مرعمين عربينا فن يبين إن إيرب بري قلم كاك دواي عزيز بري قلم ووشتان أبا موبايل والله موبايل كلنا ده ام هر نو بابت هنری بتایبتیجی هنری اسلامی بتایبتیجی شیوکاری و حتی تقل و یا دیجیتالی فوتوغرافیه مادام کتینت ناف بابت بتایبتیجی خوش نویسیه دا دو مهوان میتین خریزانه که هنریه ماشاءالله اگه تو بجی عشقاش بوی هنری اوجی گهاندینه ایک هر یک للاش طبعا ها دوای حزق ليام برسبزان هر یک اول شيء هذيك لك شوره شيء لعشقي هنري جشتني هيك انا زور ميفونت ما قال بخير كود جرا بلا هنري دوان هنرمند در كفن هذا ما شاء الله دياره افجي هنرمند دوان هنرانه ما مستشير کو علي بخير بي زوز اسفاس ما مستشير سينا خان تجي قال بخير زوفت صوراني قلبي بابين بودين قلبي باب بالضبط زميش دوميس اول هذا بيوفكين بعدين بس صورانيش بيكوا اتو چندره من اصل لي قلات زيما عند ذي رافرين
مش اجارك كانيمه يلا بخيرات یاخۆ بێت ئاودانتان کردەوە دو هەڤژین و خێزانە کە تایبەتیژی گول سەر هوەرێ تایبەتیژی هەم ژیانە خو دەرباسکن هەمژی کارێت خوشی دەرباسکن و کۆک شێرکۆ ماشڵڵا دوو کامیرەژی بلێنز بێتینای دوو بەتەمای فۆتوی جوانیشمان بۆ بگری ئەگەر مەجالا بێ بۆنە بوو مەجال نیە و بەڕاستە ئێستا مەجالەیە هەستە کامیری هەرگرێ بسم الله گەل هەندێک خودە حەز کردێک چەند فۆتێت گەلێکت تایبەتێت فۆتۆگرافەر کاک شێرکۆی بینی هی ناتوانە چەند فۆتوی تایبەتت هیناوە بۆ ئێرە نانە هەر عرضیکەی هەیە بۆ کاک محەممەدم نردبوو جوان ئەو ئیشەڵا ئێستا دەیبینین و ئەف دەفێت گەلەکێت تایبەت دەست و تبلێن ڕنگینین سینۆخۆنێ هۆتینە هوەری تابلۆ یت هوەران خۆشنووسیەکانی خات و سینە ئەوە بەخوای ئەو با هەری گرم تحمل ناکەم والله لێرە بس شێر بوو گەلت گرۆنە زۆر کاکە بالیان گەلک مهمن بسم الله الرحمن ماش رێ دەنجی خۆشە بە خۆشنووسی دەنجیشی خۆش بووە ئەبێت چ سەر نوێسیە ئەvە شارەکە شاعری کوردیە و نویسرای حیات تەلخ و ئەجەل شیرینە بێتەوە چێ؟ حیات تەلخ و ئەجەل شیرینە بێتەوە یعنی ژیانە من ئەگەر بێتە بیتن یا تاڵە بەس مرنا من خۆشترە ینی شیرینترە بۆ من ئەگەر تو تێدا نەبێت سیناخان ئەوە سادە بوو بە خۆت ئەو بەس ئەوەی کە بەس پێکە کردووە ئەو ئایدم بەس ئەوەیە نووسینەکە ئەوانی دیکەش ئەوە مموزینەوەی مۆزینە دەواریە باسێک لە ئیشەکان بکەین با دنیان سوورانی هەردوو بادنی دەست پێ بکەن ئەکەم جار کو من سەردەفێ شول کرێ خواستە بەڕێزێکی بوو بگوت بۆ من ڕسمێکی مەولانای گەل شعرەکە شاعری گەورە مەحوی بنویسە پێکڤە ئەکەم جار نمونەك من چێ کرد کوم بڵاو کردیەوە خەڵکێکی زۆر دلە بوو خواست سەر هەبوو تەڵەب کرد دووەم دانە من ئەو چێ کرد ئەوە مەولانە بداية هەر خەڵکیت مەولانە داوەتکردن چونکی جانێکە تایبەتیە هەی مەولانە لە سەر دەفە بەس پشتینگی من ڤیا ڕتمەکە کوردی بدەمە یعنی بەس مەولانە نەبێتن شاعیرەت کوردی و داستانە نوک ئەڤەیە مەموزینێ ئەحمەدی خانی و داستانێکە فۆلکلۆریە کوردیە مەموزین و دیگەل چەند نمونەکێ دیک و منیا نالی و مەحوی و ئەوانە چێکردن مع الأسف نوکە لێرە ئامادە نینە بەس من پێشانگایەکە دەخرا عرس کرد شاف کارە ڤیدیۆهینکن قازانجێکی چێت بینی بەس بوو هەمە خۆشیە وێجا ڕسمێکی دانیێوێری بەس بوو تابلو بەری دو ساڵ ئەس بم کو ئەس بەشدار بووم بێ بەرنامەیەدا کوم گوتێتە قازانجێکە هەتوفنیە سەرەتا بەس وەکی حەزەکە و وەکی هەندێک کوتە دەست دە شولێکی تو بخۆ بکەی بەس نوکە پشتی دو ساڵە الحەمدولیلا قازانجێکە زۆر باش ئەوەنی هەر لە دو ساڵ بیان پار بوو پێرار بوو پێرار بوو ئەی ماشەڵڵا بێزگە لە حەدیقێ بووینە و کاتی چەندین تابلۆ بابەتانە ئێستا عفوا من یەکەم جار سەر تابلۆ دەست پێ کرد بەس نوکە کو من دەستدای شولە دەفە تابلۆ زۆر خەڵکی هەیت کەتن شتێکی ئەو نییە کو بێژن تاک بیتن بەس ئەوە دەفە نوکە حالیان بەس ئەزم شولێت کەم سەر دەفێ بکەم ژیان کوی سارێکمێ دوالێت دەکەم مادام ئەتو چ پرۆژەی نوێت هەیە هەر فۆتۆگرافیا و فۆتویەکی بگرێتەوە و پرینتێکیان توزانم بیکە لە سوشال میدیا بڵاوکە یان توش ئیتر بە پرۆژەی نوێ هاتووی الحەقیقت جارێ با من تۆسێک وردە گلەیەکی بکەم زۆر لە ناکەو بەم نیاوت یاڵڵا وەکو بڵێ هاکو دەڵێ ڕەگەڵیان خستم تایبەت نەبوو بزەمت تقمە ئێوارە بێم نیاوتەوە ینی من زۆر ئامادەکاریشتم نەکردبوو بەڵامی تر لەبەر دڵی جەماعەتم قەیدا دەچم و ئەویشیان تایبەتر الحەقیقت من وەکو پرۆژەی فۆتۆگرافی بەحکومی ئەوە من ماوەیەکە زیاتر بە ئیشی ڤیدیۆگرافیەوە خەریکم واتە کەمتر لە مەجای فۆتۆگرافیە ئەوەی فۆتۆگرافیەکە پێشتر زووتر کارم زۆر لەسەری دەکرد بە تایبەتی لە مەجای فۆتۆستۆریدا و دواتریش بە دیاریکراوی ئیشم لەسەر فۆتۆستۆری کولتوری کوردی کردووە و تایبەتتر پۆترێتی کولتوری کوردی من زیاتر لە مەجالە ئیش دەکەم و زیاتر هەست دەکەم تایبەتمەندی من لەوەدا نزیکە و دەتوانم هەستی پێ بکەم یاخود بە تەواوەتی لەگەڵی تێکەڵ بم بۆیە من زیاتر لە مەجای
کولتوری کوردی فۆتۆکان دەگرم مەسەن دەچوومە گوندەکان دەچوومە ئەو شوێنانی بە تایبەتی لە دەڤەری خۆمان لە گوندە ڕەسەنەکان دەم هێنان بزەبێت ئاوەکو من خۆم و خۆی دادەنیشتین ینی ئەو کاتێ ئیتر زیاتر لەو مەجاالە فۆتۆستۆریم دەکرد بەڵام دوای کە هاتمە هەولێر کە نزیکەی 4 ساڵە هاتوومەتە هەولێر دەستم بەکاری ڤیدۆگرافی کرد لەو مەجالدا شەرکە تۆ قسە دەکەی و ئەوە یەکێک واوێنەکانیش لەسەر دەبێت تامان ئەوە پرۆژەیەک بوو لەسەر بەستنی شێوازی جامانی کوردی ئەوە لە قەڵاتزێ بوو هەرچەندەوە کڕۆپ کراون وێنەکان ڕاستیەوە فڵ ئەوەکە نییە فریم نییە بەڵام ئێستاوە مام حاجەیەک بوو کە بە ئەسپێکەوە دەهات ئەمە ئافرەتێکی بەتەمان بوو کە ئیشی ئەوە بوو دەچۆ چیاکان جیا بەهارەکانی دەکردەوەنەجا شێوازی دەرخستین دەستەکانی کە بە تەواوەتی هەمووی چرچ و لۆژ بوو ئەوانە ئەنی ماندووبوون لەناو ئیشەکەیدا پیشانم داوە و هەندێک فۆتۆی تر هەیە ئەگەر دواتر پیشان بدرێت فۆتۆکانی دیکەم هەر زیاتر لە مەجای کولتوری کوردیدایە بەڵام وەکو ئەوە من زیاتر ئەو احساسم دەرخستووە یاخود ئەو پەیامەم دەرخستووە کە ئەمە بڵێ یەک لە فۆتۆیەکان بوو کە وتم ئەمە کە زۆر دەچێت بۆ شیاکان بۆ شاخەکان لەوەیەک جای بەهاری دەکات ئەمە دیسان پرۆژەکەی جامانی کوردی شێوازی بەستین جامانی کوردی ئەمە لە قەڵازێ کراوە فۆتۆکانی دیکەش ئەمە یەک لە مزگەوتە کۆنەکانی دۆڵی خۆشناوەتیە کە ئەم مام حاجیە دەستنوێژی دەگرت و لەوێ بوو ئەوە دیسان ئەوە جا ئەوە تایبەتمەندی من وەکو گوتم لەناو کولتوری کوردە هەر ئەوە نییە کە من وێنە بگرم بەڵکو زیاتر لەوە سەرچاوە دەگرێت کە من پەیامێک بگەێنم واتە پەیامەکەش ئەوەیە کە پێشەموو شتێک جلی ڕەسەنی کوردی و هەروەها ڤیدۆشم کردوون کە شێوەزار و شێوازی قسەکردنیان کەم دەڤەری ئێمە شێوەزارێکی مکریانیە و ئەوەی کە دەگوترێت کوردیەکی پەتیە و تێکەڵ نییە بە دراوسەکانمان بە زمانەکانی دراوسێمان ئیتر هەوڵم داوە ئەوە نیشان بدەم و ئەوە پیشانی گەنجی ئێستا بدەم کە ئێمە خاوەنی جلوبەرگێکین ئەو جلوبەرگە بۆ باو بە پیرانمان هەمیشە جلوبەرگێک بووە کە مۆرکی کوردەواری و ڕەسەنایەتی و کولتوری کوردی پێوە بند بووە بەڵام لە ئێستا دەبینین ئێمە زیاتر بۆ بۆنەکان بۆ کاتە شادەکان ئێمە لەبەری دەکەین کەمتر ئەوەیە کە ئێمە گرنگی بە جلی کوردی بین هەرچەندە ئێستا لە سۆشیال میدیادا لە تۆڕە کۆمەڵاتەکان بەڕاستی ناوە کامپین یاخود ناوە دەبینم کە خەڵک یاخود گەنجان یاخود هەندێک دامەزراو و ئەسەسە پەیدا بوون کە گرنگی بە کولتور و شێوازی بەستنی جلی کوردی و هەروەها زمانی کوردی دەدەن بۆیە ئانی من ویستم ئەوە لەو ڕێگە ئەو پەیامانە بگەێنم کە خەڵکی ڕەسەنی کوردەواری بمێنتەوە لە ذهن و فکری گەنجان هەموو باز ئاخفتن بەسەر زمانمان بەڵێ بەڵێ ینی بەڵێ وڵا پێشنیارێکم هەیە بۆ تۆ هەر لە زمانی ئیشەکەی خۆت یعنی ئەگەر ورتر بچێ ناو بابەتەکە بەڵام پێویست بە هاوکاران دەبێت پێویست بۆ دەبێت کە تیمێک پێکەوە ئیش بکەن ئەم بخۆمەوە شتا حەزم لێ یعنی ئەو بابەتە ئەو جلوبەرگە کۆنی کوردەواریانە ئەو جلوبەرگە کۆنی کوردەوارانە کە چۆن تا ئێستا هەندێکیان وردەوەدا لە ناو چوون یان مەگەر لە ڕسمێکی زۆر کۆن یان دا حاجیەک بابە حاجیەک بۆمان باس بکاتەوە بڵێ جەمەدانی ئەوەندە ساڵ پێشەوە دەبەسترایان وا دەبەسترا بتوانانی کەسێکی شارەزا چەند کەسێکی شارەزە لەو پیا بکەیت و لەگەڵ خەیاتێک بەرگ درویەکی زۆر شارەزا هەموو ئەوانە دیزاین بکەیتەوە جارێک ئەوە تەبان بە گروپ بکرێت وێنەیان بگریت و لەسەر هەر وێنەیەک بنووسی ئەمە هیفلان ناوچەیە مەسەرەن لە کاتی شەڕدا ئەویان لەبەردەکرد لە کاتی خوازبێنی و سەردان و خۆشی و ئاهەنگەکان ئەوە بوو ئەم شتانە زۆر وردەکاریانە ڕاستە بۆ خزمەتێک شە بە فەرهەنگ حتمما بەدڵنیایەوە الحەقی بیرم نەچێت ئەوەی پرۆژەکەی جامانی کوردی ینی ئینستیتوتی کەلەپوری کوردی مامۆستا مەزەری خالقی ئەوان پەیوەندیان پێوە کردم من چوومە لای مامۆستا مەزەر بە کۆمەڵێک ڕسم و وێنەی تەباکراوە کە ئەوانەی پێویست بوو زۆر پەسەندی ئەم پرۆژەیە کرد زۆری بەلاوە جوان بوو و ئەویش دیسان ئاوا ینی ئەو بیرۆکە یاخود ئەو فکرەی پێدام کە ئیش لەسەر ئەو مەجالە بکەم ئێمە بتوانین هەموو شێوازی بەستنی پشتێن و حتا ڕانک و چۆخ و جامانە و هەم پیاوان و هەم ئافرەتانیش ئافرەتان ئەگەر دیقەت بدەیت طبعا هەرجلی کوردی بۆ خۆی
يعني بەپێی سەردەم گۆڕانکاری بەسەردادێ بەڵام مۆرکە ئەسڵەکەی خۆی لەدەست نادا هەر جلی کوردی هەم جلی کوردی ڕان کوچۆ خۆی هەر پشتێنەکەیە بەڵام هەر جارە و بەنەوەیەک بەپێی سەردەمەکە بەپێی هەلومەرج و بارودۆخی ئەو کاتێک کە تێدا دەژین گۆڕانکاری بەسەر جلوبەرەکەدا بۆ ئێمە فکرەکەی حتمما پەسەند دەکەین و ئیشمان بەڕاستی لەسەری کردووە و نەبێ بیرمان نەوە بێت ئیشمان لەسەری کردووە بەڵام کاتی پێویستە بۆ ئێمە تەواویکەین شتێکم بەبیر هاتەوە بەو مەسەلەی گۆڕانکاری بەسەر دیزاین و جۆر و مۆدیلی جلی کوردیاتوە ئێستا مەسەرەن هەر لەسەر شێوازی پێشووترە بەڵام تۆزێک جوانیەک شێوازەکەی مەسەرنەوە ڕێکاریەکی تێدا هەیە ئەو جا ڕۆژە پێکەوە باسی ئەومان دەکردم گوت ینی لە زۆربەی جلوبەرگەکان و مۆدیلەکان گۆڕانکاری بەسەردا هاتووە هەندێک شتی جوان کراوە هەندێک شتیش مەسەرەن ملاحەزای لەسەر دەکرێت جوانتر بکرێت بەڵام لەسەر بابەتی کلاش لە پێمانە بە زەبەر حرمەتی مەجلیسە و بیلەرانی ئەزیز نامەوێت نیشانی بدەم ئەوها ینی کلاش لەوەتەی هەیە هەر بەو شێوازەیە بەڕاستی لە پێکردنەکەی بۆ هەندێک وەرز بۆ هەندێک حاڵەت ئەستەما ینی تۆزێک ناخۆشە ینی حەقوا بوو ئیبداعێک داهێنانێکی نوێی تێدا بکرێت شێوازەکە ڕێک بخرێتەوە مۆدیلاتی بۆ دروست بکرێت ژنانە و پیاوانەی دروست بکرێت یەک دنیا شت هەیە بۆچی هەر لەو قالبەدا بمێنینەوە بڵێ ئاوایی فەرمو سێری کللتوری وڵاتان بکە يعني ئەوتە بۆ نمونە چینە کۆریایە عەرەبە یعنی زۆربەی وڵاتن مەکسیکا کۆلۆمبیا ئەوانە جلە کۆنەکانیان هەیە میکسیان کردووە لەگەڵ شتی سەردەمی ئێستا زۆر بە جوانی بێ ئەوەی لە ئەهمیەتی لە تاموچێژی بابەتەکە بگۆڕدرێت ئۆکێ با کلاشێک دروست بکرێت بۆ ئافرەتان بتوانرێت لە پێ بکرێت ینی ئێستا من جاروێ لە پێ ئەزیێتت دەدا جوانکاری تێدا بکرێت ڕێککاری تێدا بکرێت مەجلیسە کاکە ڕاستە یان نا ئەوە مەسەن لە بۆ خانمان ئەمە لەبەر ئەوەی کە لەوانەیە گرنگێکی زیاترمان داوە بەجلی کوردی بۆی ئەوەش لە ئێمە ڕادەبینن کە ئەو قسانەمان بۆ بڵێن باز ناکرێت بەتەمانە پرۆژێکی پێکەوە بکەین هاوبەشی بۆ نا حتمما چکە ئیشی ئەموو پێکەوە ئەنیشەکەمان لێک نزیکە بەڕاستی ئێستا ئەوە ئەمە پێشنگاکمان لەسەر قەڵاتی هەولێر هاوین بۆ کردەوە بە ناوی وێنەی شعر لەسەر دەف 4 ڕۆژە سەر قەڵات بووین بە هین نەکەم بەڵام فكرەکە هی من بوو يعني حتى فكري مثلا شاعرە کلاسیک کوردیەکان و دیاری کردی نەزیێت جێبەجێ کرد ینی ئەمن ناتوانم جێبەجێکەم و دەتوان فکرە بدەم بەس ئەو تەطبیق و جێبەجێ کردە جا ئیتر ئەمە ئیشمان لەسەر شاعرە کلاسیکە کوردیەکان کرد بە وتەیەکی خۆیان بە شعرێکی خۆیان ئەوانە اینێکی باش وەکو بڕاندێکی کوردی لۆکاڵیش ناسێنراوە و ئیشی لەسەر دەکرێت ئێستا دەفێ پێ لێ بدرێت ئەگەر بشێتن بنە بەس ئەگەر ئەو ئەشعەیە بیت باش چونکە ئەو پێستە پێستە گەرم و سادی کردووە هەوسەڕێبەر لە فستیڤاڵیش بووی ئەوەی لە ئەوەلەوە دەمێ پرسیارش لە سیناخانی بکەم لێ ما بەسمەوە بۆ ئەو نەخشکردن و نووسین و ئەو بابەتانە بە مروری زەمن لێ ناچی لەگەڵ لێدان و مەسەرەن دەستوانێ زۆر جار دەستەکان دەبینم مەسەرەن جێی دەست جێی دم و تەکوانە ڕەنجی دەگۆڕێ ئەوەکە نییە هی ئەمە نییە ئەمە لەسەرم کردبێتە ئەمە خۆی نەخشی دەفەکە خۆیەتی نەک ئەوەی کە ئەمن سبوخی ئەکریلیک کردبێتم لەسەری ئەو شوێنی دەستە شوێنی دەستی ڕاست ئەمەش هەردیسانە ئەمەش تۆزێک شوێن بەس ئەگەر دیقەت بدەی ئەمن نەخشەکە هەتا ئەو لا ناهێنم هەر لە ناوەڕاستەکەیەتی لەوانێ ئەگەر زۆر دەست ئارقە بکاتەوان شتێک ئەوها نەخشەکە تەسیرێکی لێ بکات بەس ئەوانە بە ئەکریلیک دەکرێت لا چۆنی زۆر ئەستەمێنی ئەوها بە ئاسانی لا ناچێ ئەو عیبینی وەڵا ئەو مەزبوطە بەس ئەوان کە يلا ما قارب كن يلا بلو بتحطنيش تعال ما شاء الله دستي سينا بدري يا ربي تشل دفو منين انا يا درست مظبوط لك يا احمد هو بجد والله ما شاء الله
دافع ظني اللي بدي أجي بس بس ظن رسم السرچه بس ظني رسمه سرچه والله باش يعني استاد او كاري كخوتي زياتر تي بس لسر دف يعني بيكيت يعني هاد بردوام مش هر زياتر لسر تابلوش ديكم بس اول لسر خواستي خلقك زياتر حزان خواستي زور لسر بالله لسر دفك زياتر بيان جوانا لو يك تابلويك بچونك تابلو كها شتيكي تقليديه هبوه بس اويك لسر دف شتيكي نوع بروجي ني مديتي السوشيال ميديا تا حتى بجدار جي فيزيت كردستان از بالكم يا شفت رمضان بيروز نفيسينا السردو غردوه وانا ام بيجني جنريش بله او سيجيتا دا سبيكيا كو نمونه طبعا از هرتو ناروس يعني هرجر فكره كدي بمتتيا هنري متفت بشتيفان ياخذ اهميه وجب كم او فكره جي من بو رمضان راستي كاك مريم بينا اي بينا اي داست خوش افا بله اما بس سرنا نبيسي جاكرنا كبن بيسمنا برنامج سرنا نبيسي لا والله اقدر ما يتحاضرنا بنو كيف اقدر نشيل ابو صادقين لبو بله والله نكلم بس ادوات تاعنا بله ادوات منك انا اقر بكره شو يعني نفيسينا تاع السيرفون دو غردو شو بتني اف قلميه بس كهربائيه كاويه د بيكي وكي هيتركي د سوزينيتا يعني كو بس خطط بي دي شيبه بنبسي وكي قلمك احتياجي بس يعني وبشتيجي دي رنكب قلمك جولد بلا نكي غير برنامج دبشم والله بجاك بشين ابي ترتيب كم بشين مناكب مره تشيك قلم او هي او بخوي بنوي او هاي وانيا بلايكا اوكي لا شيء برمالة كده المسرد بس فير مثلا تشنو فيد مثلا دنيك بتنفست هندرين برنامج باشيف همية جهات كده بس بنفست هندرين تمام بالضبط جوانا بيام تواني بيز قال انه سين هرشتي شي ديك يعني شيء توضح خلق شيء اصلا كردوه يعني يخسر زكاه او خلقهم دتسول حج عمره مثلا وكو هديدي هنا وبو ايرا اما ايش كمان بو اصلا كردو بما هنا تناو هولير يعني ليرو اما اوردر دنيرين بو هم كردستان الله مثلا يك هديه بديه بالضبط زور بي بو هديش داوي دكات يعني كواليتي برمالكان زور كواليتي باش نو يعني با ايش من خريكه تيكل دفيت الناس تقريبا فيري خوش بابو نفيسيني ام دانو كتاتوشين بس بشكل بر نظام هكا سينا خنا قال لي كو ماركتينغ لبو ايش تو دكات عندك ماركتينغ هر خوش لو خرج بالك لازم باش ولا ما وي بتاعي رمضانيش رمضاني كسر اسمه ناقرتوني خلاص وزعتين لك الرمضاني كو خريكي دو غردو نوسين وفيزيت كردستان واتوش خريكي فوتو فارشي وبربانك خواي جوري اساينك ان شاء الله والله بلامتي توزق مشغولين براسي يعني زور يعني صار معك خاله اگر شو لك اسم جرود بجم اگر بو ظلام جارك زحمت بيت بو جديد جار زحمت شي مالش دك چونك تقال هند راستي اگر مثلا او جن دور برد خوب ببینن چند ماندینه بخارن چکرنه و مال خاين کرنه و پاشیف دانانا نفشه يعني بو هميه يعني فتورج دو تشيتكي يا نه بابا تبي تشيكن انا بخار دري رازنيه اخواني دري ناخو الحمد لله شو تو تماتوروني كي دوز اخواني دري تشيتكي خوردني ام ايش قلت صح انت وقتي بعدين يدش انت بلا بريخ هناك او نعم انا ما كويسناك يعني خوي نزينا انت بودي كي توصل بعد صار واستمتي بجين بلاوني هاو كاري ده كمان مش دخون انا بس شو لدر بقى زمان انا مش لدر ما كمان ده كورز نبي اسا او برمالو مساله اصلا كان ايش كان يكريكات برو هم روجو بازار برمالو اشياء لبو هنا او يعني نايلنا مالو بيت دروا خو مش كاين دري مو بولا كام لكاد خوش من دوام وايش وشتي خو هي بلام يتر بالانس كي رادا غري نايل من مال بيت درو سيزني يعني انت شي قلت نايل من مال بيت درو لا ايش كمان اللي بينات تقدر والله دستت كاك شركو اوا شتي دي كان بينو صالاني زو بله بس لنا كردن بينو فوتوغرافي كرد سينماغرافي هي بله فوتوی که بلام یک جولی بچوکی تیده او سینماگرافی لنا کرد نم و نظام به تماشت چیوان شت چیوه هیا نم بینی به والله ما وصل شبان استا بهكاري اويك بطاعتي يعني هنري فوتوغرافي بيش كوت و معناه كاستا خلقي كي بتوانا لنا مجال كده لنا بواره كده حتما استا كسي بتوانا هي
بەڵام ئێمە ئەگەر باسی مەسەن جۆرەکانی هەم کامیرا یاخود جۆرەکانی فۆتۆگرافی بکەین لەچەند بەشێک پێکاتەوە بەڵام ئەوەی کە جەنابەت باسی دەکەی حتمما لەو مەجالەدا ئێستا خەڵکی بەتوانە هەیە و ئیشیشی لەسەر دەکرێت بەهۆی ئەوەی کە ئێمە ئێستا کامیڕی پێشکەوتومان لەلایە کە دەتوانین ئیشەکەی پێ بکەین باشە ئێستا ئەو کامیرانی کە بەردەستی ئێمەدایە بە دڵنیا ئیشی سینەماتۆگرافی پێ دەکرێت و ڕەنگە لە فۆتۆدا بەڵام ئەوەی کە ئێمە زۆر بەلامەوە گرکە ئێستا کە ئێمە زۆرتر ئیش سەرەکەین لە مەجای ڤیدیۆگرافیەکەیدایە لەو مەجالدا زیاتر گرنگی و ئەهمیەتی پێ دەدرێت باشە ینی ئێستەوە بەردەوام لە ئیش و کارەکانی خۆتان وەکو پرۆژە هیچت لە مێشکدا هەیە مەسەلەن بتەوێ شتێک بکەیت ئەوەی لە مێشکدا هەبیت واللهی وەکو بیرۆکە حتمما لە مەجای طبعا وەکو پێم وتی هەر من چکە لەو مەجالدا زیاتر ئیش دەکەم مەجای کولتوریەکەدا هەر زیاتر پرۆژە و بیرۆکانشم لەو مەجالیدایە وەکو پێشش باسم کرد ئەو مەجالم کە هەڵبژارتووە خۆم زۆر حەزم لەو مەجالەیە یعنی زۆر گرنگی مەسەلەی کولتوری کوردی و زمان و ڕسەنایەتی کوردەواری دەدەم و لەگەڵشیدا دەمەوێت دیسان پەیامەکانی ئەم کولتور و ڕسەنایەتی کوردەواری هەڵبگرم بۆ نەوەکانی داهاتوو جا لە ئێستادا حتمما ئەوەی کە جەنابەت پێشتر باست کرد هەربیکە کتێبێک وەکو کتێبەکەش حتمما هەرچەندە ئێستا چەند فۆتۆگرافەرێک خریکن لەو مەجالەدا ئیش دەکەن کتێبێکی گچکە ئەوانە ئەمن بەشێکی ئەوە یارمەتیشت دەدەم بۆ چاک دەستەکان خۆش بوو ما بگرە کەسی نییە خزمەتی بکە فۆتوێکی جوان لە بوو من و برام بازار پرسیارێکی سینەکمە حتا تۆ مژیلی فۆتۆگرتنێت بی سینە ئەوە مەسەلەن ئێکی دوگوردەکی وسا یانژی دەفەکە وسا بکڕێت شتەپ ئۆنلاین چاوەیە وەلەو مەشمێژە بە حەسکردبی بەس بێجارێ بۆ بیر ئینان درستە دەستپێکی من بێژم کو ئەمۆن شەوێت ڕەمەزانێک کوێت مای 15 شەب ڕەنگە ما بن و هەتا شەڤ ئایجی ئەم دل پارکێ دانیشتین پارکی سامی عەبدوڕەحمان ئەگەر هەنگ بن لێرە ئەوە بۆ هەنگۆ دێ قازانج بی چونکی لێرە ئەرزانترە بەلە مەداشکانان سەرکردی لێرە ئەرزانترە و پارێ گیاندنێژی دێ بۆ هەنگێتە بە چونکی من خۆدە هەن پیج منە هەی بەرماڵی سینە من دوو پیجت هەینۆکە پیجێک تایبەتە تابلو دەفە پیجێکژی بەسیا بەرماڵی سینایە لێرە بەس شولا سجاجکە ئەس ئەرز بکەم و هەلوێرە دێشێن داوا بکەن و مەگیاندنجی هەی بوو هەمە شارەت کوردستان هەتا و بەغداژ ینی بۆ عێراقژی ئەم تنێرین بۆ کەربەلا و عێراق بۆ بەغدا ئەوانەژی مە یەتەنارتی مشتری مێتەگەرێزی بەرماڵ ئەم بژنێ سجاج بادنی ئەم بژنێ جنڤێش چی پێ دڵن لە دووەکێ شەمەلێکشی دەڵێن دووگورت ئەم بژنێ سجاج وای زانی ئەم ناوانە زۆر سوجات سجاد عربیە جێنوێژی یان تاتەبەر ئەوە بەرماڵ زای بەمانای چ دێت بەرماڵ ئێستا بۆچی ئەمە پێ دەڵێن بەرماڵ وەختی خۆی کە ئەمانە نەبووە خەڵەکەیان مەسەن لە پێش ماڵەوە ئەو تاتەی هەبووە لەوێ نوێژەکە کردووە ئیتر ئەوە ناوەکەی لە بەرماڵ نوێژەکەی تێگەشتی جاناوەکەی بەسەرەوەدا تاتەچیان دروست دەکرد لە پێش ماڵێ بەرماڵی پێدەگوترە یاخود تاتە نوێژیش یان بەردە نوێژ زۆرتر لە بەر دروست دەکرانی خودش ڕۆزین کەم کۆمیرەک درست کرد خۆ من چاوەڕێ ئەمە قسە دەکەن وەرە قەسپەکەی بخۆ پشتیگەم با ڕسمەکەی بگرە دیاڵە ڕسمەکەی جان بوو مە بگرە بۆ من و برۆی من باز ڕسمەکە زۆر ڕاقیبی هات کاک شێرک و گرتوێتی لە ناو بەرنامە بەس ئەوەی بخۆم یەک دقە دیاڵە دەستی توات خۆش گەلە گەلە خۆشحاڵ بین هەردوو ئەفشەفەت گەلمە دەبین خێزانەکە مۆشڵە هونەری ماشاءالله ئەدی ئەگەر منداڵێکتان هەبوو بەتەمان لە ناو هونەری ئیشکیان نە حتمما والله خۆش دیاڵە دەی یان کەژی وێنێکی ڕاستە خۆ نا قسەی بکەم وێنەکە تێک دەسی ئامادە بە الله جوان نەدیدێ کوی جوان هەی دەست خۆش گەلە گەلک خۆشحاڵ بین ئەفشەڤە کوین دیالمە دەبین گەلە گەلک خۆش بووە هەر سەرکەفتی ئیشڵا ببینین پرۆژێ جوانتر و مەزنتر ڕێکێدا تایبەتی ژالیە فۆتۆگرافەری و شلالیە تابلوێ ڕابن ڕینە با پێکەکەی بگرین ئەوجا دیاڵە بەرنامەی پاشی خلاص ئەم خاطرە خۆزین هین خاطرە خۆ بخوازن ئەرە وەڵا درەگمانەکە کە سینان و شت خۆین سپاس دەستەکانتان خۆش بێت
دايشنكم مجلسك خوش بو حتما ان شاء الله هر اودان بي اول اوديو خانه گلکس پست پاشیفت پیشکش کردم پاشیفت چند لیورا 16 السلام عليكم ورحمة الله وبركاته. عليكم السلام. خو حافظ. وكبلبل بأذغانم لحالي محوي ما